السلام عليكم ورحمة الله وبركاته. اش پاشیوا 14 اش کردستان 24 دمه پاشیو الدف ما از بارکم خلکه که زور جی هیدی پشتی دمه کدی از بارکم ده حاضرین پاشیوا خوکن پاشیوا جی خیر و برکت و صحت ام گله خوشحالین دیسم هاتین خدمتا و کی شوید در بازبی بس با چپ کین و کی ام جمارات بیجین پیچه که ام خمگین بین 14 یعنی کو 14 13 روزی چون پاشیوا بس بي ما يدي دكوينا نو الوداع. اری والله سلاو دبت چوني احوالت سپاس دكم زود باشم سلاوتان دبت عزيزان خوشحالين بختورين زارشي دي كلا باشي في 14 لەگەڵەوەی خۆشەویست دەبین ئەم ڕۆژ بە هەمان شێوە بەرنامەی پاشیف لە کوردستان 24 تایبەت دەبێت بە تەور و باسەکان لەلایەک و مامۆستای سرود بێژیش لەلایەکی دیکە و میوانی دەرەوشمانەیە گروپێکن کە دەستڕەنجین هەم لە دروستکردنی تابلۆ و خۆشنووسی دەرەوە ئەمە هی ئەتو بەس تەماشا و جەوەی دەرێ کە دەچینە دەرێ ئەماش جگە لەوەش ئاژبان تەماشاکە ینی خۆشنووسی هەموو بەشێوەی خێراتن کەساکەی بەخێر بێنێ جگە لە خۆشنووسیەکە ینی بە شێوازی تابلۆش ڕازێنراوەتەوە چەند تابلۆیەکی جیاوازش دەبینرێت هەروەها تابلۆ لەلایەک شیرینی لەلایەک دۆڵمەش پێما بە ئێستا لەسەر ئاگرە ئەرێ بەخۆی دەستان خۆش بێت یاخوا مهوانت عزیزن افشوال برنامه پاشی خدا حس کرد دەستیشان ڕەنجینە پاشکەمێکی دیکە دەچین لایەن بابزین لەوێ چ دەگوزارێت طبعا ئەوە هەمی يعني هر کەسێکش لای خۆ و کارێکی تایبەت یەبخۆ یە دەستیت کرد الماڵ خۆ گەلێک شۆنە پڕێکە ئۆنلاین وان کارات فرۆشن یان ژی خواردنێ شیرینی چێتکن پڕێکە ئۆنلاین فرۆشن یعنی کەسێن بەرەمەند و دەستڕەنگینن گەلە جێ خۆشحالیەژی کەسانی ساختێ مهوانێت مات بن و ئەم ئەشعالیە خۆ وەکە پژگیریەکی دینەوانە زیاتر پاڵپشتێک بەش بووی گەنجەدی و ئەو گرنگی بدنە کارێ دەستیل دەفخۆ و دەرفەتەکە کاریش بووی خۆ پەیداکەن بێک و چاوێوانە العالیەکی یانژی دەستەکەدی دەستڕەنجینمان هەر گەلێک زۆرن ماشەڵڵا هەر ئەوەندە نییە ینی ئەگەر دیقەت بدەینێ بە تایبەتی لە پێشانگاکان لە نێو بازاردا لەو شوێنانە بەرهەمی دەستی ئەو دەستڕەنجینانە دەبینین کە کاری زۆر جوانیان هەیە هەم لە بابەتانی کە مۆرچی کوردەواریان پێوە پارێزراوە و کۆمەڵێک بابەتی دیکەش لە خۆشنووسی لە وێنە کێشی لە پەیکەرتاشی لە هەموو ئەو بابەتانە دەستڕەنجینی زۆرمان هەن لە نێو هەموو ئەو بابەتە ڕەنجینانە بە شتێکی دیکە دەکەوێتە بەرچاو بزانام دەزانی چیە لە نێو هەر هەمووی هەمووی سەرنجڵا شێشتر کوردستان 24 جوانە گەلک سپاس بۆی دیواری ئەم دەپشتن گەژێوەرگینە بۆ بەرنامەی پاشیف دەمینە مامۆستا ڕوان دەیگوت کفتە دیارە برسیتی ئێوارە پێکەوەی لەگەڵوینان ما خوارد بڕوا بکە هەندەی خواردی ئێستا پێم سەیرانی باسی کفتەوە خواردنێ وانێ مامۆستا ڕێبەر پێکەوە بینەمە چی ئەوەندەی خوارد ماشەڵڵا ئێستاش عافیت بێت سەحەت بێت یا ڕەبی مادەمە بەحسی مامۆستا ڕوانی کرد ئەو جەبا بچینە ئەو لای میوانە چی زۆر تایبەت لەگە مامۆستا ڕێبوار مامۆستا ڕوان مامۆستا مەلا تایف یاخوا بەخێر بێ مامۆستا دەبووە ئەو ڕوو بەدەنگە تایبەتەکەی تو دەستمان پێکرد بە بەس گوتمان با بکەینە مفاجعە یەکسەر خزمەتتان دەن یاخوا بەخێر بێ زۆر سپاستان دەکەم سەرکەوتوو بن ئینشاءالله تەمەن درێژ بن ساغ بن سەلامەت بن پێش ئەوەی بەرنامەی دەست پێ بکەین ئەوە مامۆستا ڕوان هەر گوتی دوای لە بەرنامە على سەر تو ئاگات لێ نەبوو تو ئاگات لێ نەبوو ئەوەی ڕاستی بچکە پشتم دەیگوت دوای لێی پرسە ئایا تایف مانای چیا پێنجمانە هەیە بەس بەخۆی باسکە ئەوە نەزانم مەوزوع چ ئەرێ بەڕاست مانای لێیان پرسیم ناوت معنای چییە منی باسم کردم چیە ئەو مانەکانی ناوت ئەو تایف دیارە کە کوێیە خۆی لە دوو جێی لە قورئانێتە طائف من العذاب بمعنى جزء من العذاب فطاف عليها طائف من ربك وهم نائمون لێرە معنى جزء من عذاب لە جێش کاتی طائف من الشيطان هەتا نووسینەکەشی جیاوازە خودێ ماش بۆ هەردووکە پۆرێزت ئەو تایفەی لەگە شەیطانی بەکاراتێ نووسینەکەی پێگوێ ئەلفەچی گسکۆکەیە یعنی مەکری شەیطانی دەتانی دەورەی بگری و پێی دەوێری بەس ئەو عەزابەی لەکە خوای هاتێ طائف من ربیکە بە ئەلفی درێژە ئەو عەزابەی لەکە خوای هاتێ ناتانی ڕەدی دێ و بەرپەسی دێ ئەوە دوو بە معنای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت طائف دەرێت چەند کەس یعنی ئەوانەی تەوافی دەکەن چەند طائفمانێ ئەو سار دەرێت 110,000
شلون خدوي برسقي مابك صلى الله عليه وسلم دفرمي طوافكاران بي عند الطائف إنها من الطوافين ببشي لي دري إنها ليست بنجس يعني أوا لو شتاني ناو ماري ديو دسيتنو أوانش بيزنينة بشي لنا خوشي بشتينا أقواز حش بشيكو جيتكين إيه بري طائف بمعنى الزيادة دي طائف شلون خدي الزيادة يا رزقي ومالي حلال شارة الشل السعودية أتو بخط هذا برادرك مرسمة شكر لي قلتي لقمة طائفي لشاري الطائف أي ما شاء الله سبينا معملي بوني ليا قلاو أو قلانة تسون دروز ذكريهم ومعملك تسان ساعة لساقري تسان ساعة وكوبانا قطرة درجة ومعملها هي اللي بي هر مزرعك هم يقول لي خوي إن شاء الله زيارة كان مدة بينوي يعني أوان الشركة بجا قول لي أنا بهنكيني بس با دنجتا ما شاء الله بريح حزرة دا قوه بدينه أما دست بيبكنوا بسرو دا يكم يا الله ناوي خدي لي بينا رمضان مانجي خير بيتو بيز مانجي نازل بوني قرآني برز بخير بي مانجي روج وتقوى وإحسان تشور شي لدجي نفس شيطان بخير بي مانجي روج وتقوى وإحسان تشور شي لدجي نفس شيطان رمضان تو باراني رحمتي خواي رمضان تو داينمو يبيرو برواي رمضان كسيرز بقري لبارزي بريزة ولرويدا الشيطان دلارزي رمضان كسيرز بقري لبارزي بريزة ولرويدا الشيطان دلارزي رمضان اي مانجي خير وبيتو بيز مانجي نازل بوني قرآني بريز بخير بي مانجي روج وتقوى وإحسان تشور شي لدجي نفسه شيطان بخير بي مانجي روج وتقوى وإحسان تشور شي لدجي نفسه شيطان تو دارس روجي نرخي ديارا روجي دنيش تنها پروردگارا لتو دارس روزي نرخي ديارا روزي دنيش تنها پروردگارا دنيا ويادي خلق جاران هجار دوز بند ساي برواداران دنيا ويادي خلق جاران هجار دوز بند ساي برواداران
دل شیرینی مانجی رمضان پایینی ای میوانکم آرامی درون مانجی پر لسوز مانجی لی خوش بون هاتی بانگ بی پر خیر و خدا میوانی بریزی مانجی خدا مانجی خدا لن يومانگن کان سرداری گشتی تو پیروزی لام تو خوشویستی ای مانجی قرآن آرامی جانم هنری شوقی عشق و ایمانم من عاشقی تو می مانجی پر نور زورم خوش دوی ربواری ریدور هاتی بخیر بی ای میوانی روح هاتی بخیر بی ای میوانی روح درگاهی باشتا و یزدان که مفتون رمضان ای مانجی خیر و پید و بیز مانجی نازل گونی قرآنی برز بخیر بی مانجی روج و تقوى و احسان تو شورشی لدجی نفس و شیطان بخیر بی مانجی روج و تقوى و احسان تو شورشی لدجی نفس و شیطان اي ما شاء الله وي الله خير بيه سپاسان دنقد هرخوش دنقد نرسي بمينين هر خوش من سلامت بيهر هبيتو انقو امش تشجع دكن يعني دون ديار عازي نظامي من اورو كدي قلتم بابت قد بسيت زاري كرادم قو زاري راوس رئيس الصلابات ما ابو همي وان ميمون عزيز دنجي تايبت خوش ويستا يعني عندك السيلا وليري رمزن براستي احيان وين ريزيان اللي بجيريو اما زارك دام كنت قلتم هرچند عرض ما نادني اللوخاني بس عرضك ما مدني بابد لنا وبشار درينو يعني يك او كسات يعني هولي ديار بقبرستانه كبي بدي قلت ما هلا جيري تدا بشار درينو يا اخوان السلام ان شاء الله اي هربجي ما مستحيل فين هولير خوشويستا اما هولير دلي ما دوها كردستان دله كركوك وهولير ودوق هم فرقينيا بظهر همي ما مستا بجا ام دنيك مناقشه غير ما هي يجي ديك وياخذني خير ان شاء الله هميم ارسل كوتوبا وما خلقت الجن والانس الا ليعبدون وما خلقت الجن والانس الا ليعبدون عبادات باش اگر خودي ام چيكينا بو عبادتي اوش تفسيري زانان دسر اوا قصي خويا الا ليعبدون تشيا اويك لما مستانو وجهم لبياني اونيته شورج الا عباده بكي ليرام معناي عباده اوان ك موحدون يعني يكتابرست لا اله الا الله محمد رسول الله اوش دكينا برسارك ودواي مثلا عبادات هر ام همي مجيلي عبادات بين افاكو ام بيني افا نفيج افا روجي افا زكاه افا حج افا عمره فيج هر مروف مجيلي فانا بت هكا وصابت اسلام ياب زحمته زحمته شخو هكر هو صاجينبت ام بيجين اسلام يابصانه هي دين يابصانه هي بزحمت نيخن شو يابصانه هي امين بوما هي ام ديني بصانه هي لبكين يعني هندك كس هنا دفيت ام قوي خوب ديني كو شو بيجين يعني دين خوي اسانا خلكانك هن وان كردوا كزحمت بكيوت برشاو ام بابتا اصل خودي دين شو دانا بالضبط او وقسي لسردكين او تابد من دياني ك لگەیاندنی ئەو کەسانەی کە دینی خوا دەگەیەنن چکە زۆر جارەوە دەبێتەوە کارێک کەسانێک هەن کە کاتێک دینی خوا دەگەیەنن بە جۆرێکە من و تۆی گوێگەر کە سیر دەکەین ینی دەڵێن وەی ینی زۆر یا باش بنی چوو قورسە بۆ هەمی تشتا فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون أهل الذكر طيب تجي خدانت في
في علمي في ديال ما دوبن خدي حسكت ما مستا حسين قرده شغلي افشفت ديال ما دوبن ام قال خوش حالي ما مستا بخير بي فرموا السلام عليكم السلام ورحمة الله وبركاته ساوا كيما يقول يا اخوة بخير بي دوك اللي قاعد عندك ما مستعد دوك انا عندك اموي خيره بابا باش الشعب كردو باش بخير بيوا ما شاء الله دي كرم كمان يا اخوة بخير بي بوري فرموا هزار ما شاء الله دليبي والله أري والله سباس ما شاء الله دور سباس سلامة بخير بي يا اخوة دور سباس سلامتك يا ربي ما بس بتشكي ما بحسي كركو كانجي صانه هي دين وكانجي قرصه بالي وهمات اصل دوك اما ام برسوا في بسيور بدين كو يا دين يا قرصه انجي سفكك و هات يا رحمتك بو هميم روفاتيه بيت خدي برسوا في بسيور دوبت آيات القرآن بيروز ده بالي آيات القرآن بيروز ده بحثي في بابتي هات يكرن بالي كاد دين وعبادات ومشغلات الدنيا بمروفي يا جرانا انجي افصانه هي بسم الله الرحمن الرحيم سرتا دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم سپاس دەکەین ئەرچی مامۆستایانی ئاینیتان ئاسان کردووە بۆ گەیاندنی پەیامی خۆیان و جیاوازیەکی لەم بەرنامەی دەبینم بەڕاستی لە مانجی ڕەمەزانان مامۆستا دێ لێرە پەیامی خۆی ئاراستەی مسلمانان دەکاتن و خەڵکی بەگشتی دەکاتن مامۆستا بۆ ئەو نایەتێ ئێرە ینی هەوڵ بدرێ ڕخنەک لە مامۆستای بگیرێ یان جۆرێک لە جۆرەکان قسەیەک بە مامۆستایەکی بکرێ ببتە بابەتی سۆشیال میدیا ئەوە جێگای دەستخۆشیە بۆ ئێوە و بۆ ئەو کەناڵە بەڕاستی لە مانجی ڕەمەزانان بوارتان دایە و ئەو تەلەڤیزیۆنتان کردیتە مینبەرێک بۆ گەیاندنی پەیامی مامۆستایان شلا هەر بشین هەمی ئەوەی هەمی ڕەنگێکی ئۆلیەکی بە جوانی خزمەتە هەمی کەسێکی ئۆلیەکی سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان ئێمە کانیاوی شەریعەتی ئیسلام قورئانە دەگەڕێینەوە قورئان بزانین خوای پەروەردگار چۆن عیبادەتی لەسەر مسلمانان واجب کردووە یان چی لە مسلمانان دەوێ ئایا زەحمەت و قورسی دەوێ یاخود شتێکی دەوێ کە ئینسان لە توانا و تااقەتیدا هەبێ بیکە سەرەتا خوای پەروەردگار دەفەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها ئەم ئاەتە کڕۆکی هەموو بابەتەکانە یعنی چۆن یعنی خوای پەروەردگار هەر تەکلیفێک لە ئینسانی بکاتن ئینسان تااقەت و توانای هەیە بیکە بۆیە تەکلیفی لێ کردووە ئەگەر تااقەت و توانایی نەبوو لەسەری واجب نابێت بۆ نمونە نەخۆشێکمان هەیە لە ئێستادا لە مانجی ڕەمەزانە خوای پەروەردگار تەکلیفی لێ کردووە بۆی بە ڕۆژوو بێ ئەگەر تااقەت و توانایی نەبوو نەخۆش بێ ڕۆژەکەی لەسەر نییە ڕۆژەکەی لەسەر نییە هەر جۆرە عیبادەت مەسەلەن بۆ نمونە من نوێژ دەکەم بە پێوە تەکلیفم لێ کراوە یەکێک لە ڕوکنەکانی نوێژ ئەوەیە من بە پێوە نوێژ بکەم ئەگەر توانا و تااقەتم نەبوو بە دانیشتن دەیکەم ئەگەر بە دانیشتن توانا و تااقەتم نەبوو بە پاڵدانەوە دەیکەم ئەگەر بە پاڵدانەوەش نەمتوانی حرەکاتەکان بکەم بەس بە حرەکاتی چاو ئەم دەتوانم نوێژەکان بکەم و هەروەها بالمقابل یعنی بە مقابل واجبەکان ئێمە گونا و تاوانمان هەیە هیچ گونا و تاوانێک نییە کە خوای پەروەردگار حرامی کردبێ ئینسان بڵێ ئیلا ناچارم بیکەم و ئەگەر ناچار بوو گوناحی لەسەر نییە بە مقابل عیبادەت واجب بە مقابل حرامە یعنی بۆ نمونە کەسێکمان هەیە دەڵێ ئەمن کەسێکم خۆش دەوێ ئەمەش دەڵێن کاکە ئەو جۆرە خۆشەویستی تۆ دەیکەی بەو ڕێگایە ناشەرعی حرامە دەڵێ ناتوانم واز لێ بینم ناتوانم نییە یەکێک دەڵێ من فێری خواردنەوەی مادە بێهۆش بەرەکان بوومە بۆ نمونە دەڵێن ناتوانم واز لێ بینم دەڵێن ناتوانم نییە ئەی بۆشە بۆ من دەتوانم بۆ ئێوە دەتوانن بۆ ئێوە دەتوانن مەسەلەن وازدان لێ هینایە و لە ئەساسدا نەتان خواردووە یان نەتان خواردۆتەوە لەبەر ئەوەی شتێکی ضروراتی ژیانی ئینسانی نییە هیچ حرامێک نییە ئینسان بڵێ ئیلا دەبێ بیکەم یان ناتوانم وازی لێ بینم خوای گەورە هیچ حرامێکی بە ضروردا نییە ئەگەر ضرور بوو بیکەی لەسەر تاوان نییە فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر کەسێک ناچار کرا بۆ ئەوی تاوانێک بکە یان لە مەجبوریان کردی فلا إثم عليه گونا و تاوانی لەسەر نییە گونا و تاوانی لەسەر نییە کەسێکمان هەیە لە شوێن و جێگایەکە زۆر زۆر تینوێتی وا خەریکە دەمرێ لە خنکان یعنی ئەوەندە تینوێتی جائزە
تۆزێک عرق بخواتەوە بۆی نەجاتی بێ لە تینوێتەکەی یان گۆشتێک بخوا کە حرامە بۆی نەجاتی بێ لە برسێتەکەی ئیسلام خی پەروەردگار لە ئاەتێکی تردا دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر يريد يعني خوا دەیەوێ يريد الله يعني خوا دەیەوێ نەک من مەلایەکم بۆ نمونە کەسێکی داعی و بانخوازە بیەوێ وڵا ئەو مامۆستایە دینی زۆر ئاسان کردووە خۆ دینی ئاسان کردووە خۆ حەلالی حرام نەکردووە ئەو مامۆستایە ئاەت و حەدیست بۆ دەخوێنتەوە بەڵام بە تێگەیشتنی خۆی بە لێکدانەوەی خۆی بە ڕاوەی خۆی بەوەی کە خوا لە ئێمەی دەوێ یعنی ئەگەر خوای پەروەردگار لەو ئاەتە بیفەرمە یورید الناس بکم اليسر مەسەلەن بۆ نمونە خەڵک دەیەوێ نا خوا دەفەرمێ من لە حەفتە بەقی ئاسمانەوە دەمەوێ ئاسانکاری لە ئێوە بەس ئاسانکاری جازانیان دەفەرمونون بە ئەوەندە ئیکتیفا نەبوو لە ئاەتەکە ئەو جارە دەفەرمێ ولا یورید بکم العسر ئاگادار بن ئەمن قورسی و زەحمەتیم لە ئێوە ناوێ خوا نایوێ ڕۆ پێغەمبەر عەلەیهی سڵام ڕۆژێکی بە شوێن و جێگایەکدا تێپەڕی بینی کابرایەک ئەوە سەری بەرز کردیتەوە فەرمی ئەو کابرای لۆ سەری بەرز کردیتەوە بەو گەرمایی لە بە ڕۆژێ ڕاوەستایە سەری بەرز کردو ئاسمانێ سەحابە گوتی ئەی پێغەمبەری خوا ئەوە نەزری کردیە بە ڕۆژیبی بە ڕۆژیبی لەبەر ڕۆژێش بەو گەرمایی فەرمی بۆ گوتی وڵا بەرەوەی خێر و ئەجر و پاداشی زۆر گوتی بابە بڕۆ بانجکەم بڕۆ کالەی ئیسلام داشتی وایە ئەو نەزەریە ئەو بۆ چوونە نییە کە دەڵێ وڵی بە ڕۆژووبی هەر عیبادەتێک لە بەر ڕەمەزانین ئێستا باس ڕۆژوەکە دەکەین دەڵێ وڵا کابرا بە ڕۆژوو بووە دەچێت بۆ نمونە زیاتر ئەزیەتی خۆی دەدا هەر وەکو نوکتەیەکیش ئەوە باسکەم برادێکە بوو دەیگوت برایەکەم دەچێتە بن ئەو پەردانە هەیە و مەتەعامانەی کە لەوێ دەیگوت دەچێتە ئەوێ بۆ ئەوی زیاتر نەفسی لە بۆ خواردنەکە بچی و بە ڕۆژوشە نایخوا ئالە سەس پێی وایە خێری دەگاتێ يعني ئەو حقیقەتە هەیە زۆر کەس دەڵێن بڕۆن با ماندی بە زیاتر ماندی بە تا زیاتر نمونەیەکی تر مەسەلەن بۆ نمونە لە وەرزیستاناندا ئێمە ئاوی سارد و ئاوی گەرمان هەیە بۆ دەستنوێش زۆرێک ئێستاش زۆرێک لە خەڵک پێیان وایە دەستنوێش شوشتن بە ئاوی سارد خێر و ئەجر و پاداشتی زیاترە لە پێناوی خۆیان على ئەساس لەوەی کە ئاوی گەرمی شەبی خاتو عایشەی داچی ئیمانداران دەفەرمێ پێغەمبەری خوا کوندەیەکیە بوو کوندە یعنی وەکو کوپ وا بوو کوپ هەی بوو لە شوێنێکی ماڵی خۆی دانابوو ئاوەکەی شیلتێن دەکرد هەموو جارێ دەستنوێژی پێدەشوشت کەواتە وەڵامی هەموو ئەو کەسانە دەداتەوە کە دەڵێ وەڵام من لە زستاندا بە ئاوی سارد خۆم دەشۆم یعنی پێی وایە ئەو دینە دینێکی زەحمەتە کەچی وانە لە ئەساسدا دینێکە زۆر ئاسانە یعنی گەورەترین پەیام شتێک بڵێم بۆ ئاسانکاری لەو دینەی عیبادەت پێویستی بە ئەزیەت و ئازار نییە چۆن لە ئیسلامدا هاتووە لە فەرمودا هاتووە گریان لە پێناوی خوای گەورە ئینسان بیر لە ڕابردووی خۆی دەکاتەوە هەمومان هەڵەمان کردووە هەر هەمومان مادەم ئینسانین هەڵە دەکەی زاروێ مامۆستایەکی ئاینی هەڵە دەکە دەرێ کودەی مەلا هەڵەی کە کاکە مەلا مەلایکەت نییە مەلا ئینسانە ئینسانیش هەڵەی دەکە دەڵێ چۆن گریان لە پێناوی خوای گەورە فرمێسک ڕشتن ئەجر و پاداشتی هەیە ئەو هاش پێکەنین کە دەگەیتە مسلمانێک پێ دەکەنی خەندە و بزە و پێکەنین دەکەی ئەجر و پاداشتی هەیە یعنی من تەنها دۆقە لەگەڵ تو دەکەم بەڕووی تو پێ دەکەنم ئەوە لە تای تەرازووی چاکەکانی من بە سەدەقە بۆم مامۆستا سەروان تشتێت سایت بچیک و خێر لەسەر مەسەلەن خەندۆتە یانژی تۆقەکردن ئەوانە هەمووی خێرە یەکێک دڵێ کاکە خوا پێویستی بە ڕۆژەی من و نوێژی من نییە 5,000 بچمە مزگەوتیان نوێژ بکەم یان خۆماندی کەم ڕۆژەی بگرم شەر دڵی منە نیەتە ئەی وڵامی ئیسلام و دین بۆ ئەم کەسانە چێت دڵەخوا زۆر لەوەی گەورەترە لەسەر قومە ئارەقەشیان باتە جەهەنەمێ بالفعل وایە قومە ئارەقەشی خوای گەورە نایباتە جەهەنەم هەر قومەک بیتر بەڵام حرام کرایە یعنی ما ئەسکەرە کەثیره فقلیل و حرام هەر شتێک زۆریەکەی حرام بێ قومەچیشی پشکەچیشی حرامە لە چوێن دەری ئیسلام هەیە بەڵێ ئەتوو نیەتت پاک بی دەچێ بەهەشت لە هەموو ئاەتەکانی قورئانی پیرۆز خوای پەروەردیگار دەفەرمی یا ئەیها الذین ئامنوا لە پاشان وعملوا الصالحات کەواتە ئیمان دەبی عەمەلی لەگەڵ دابی ئیمان ئیلا دەبی عەمەلی لەگەڵ دابی مقارنە کراوە لە هەموو ئاەتەکانی قورئانی پیرۆز لە یەک شوێنی نییە باسی ئیمان کرابی عەمەلی صالحی لەگەڵ مەربوط نەکرابی نییە هەمووی باسی عەمەلە
کەواتە دین پێویستی بە عملە ئینسان ئەو لای عملی خۆی ساڵحیە. دەڵێ ئەو لای خۆی دەڵێ عملی ساڵح مەسەن هاوکاری خەڵکی دەکە بەوجدانم لەگەڵ خەڵکی ئەزێت نادام هەمووی مەسەن عیبادەتە باشە ئەوە لە ئەساسدا هەمووی عیبادەتە بەڵام ئێمە ڕێگایە چیترمان تەکلیف لێکراوە کە بەو ڕێگایە بیکەین ئینەما یەتەقەبەڵ الله من المتقین خوای پەروەردگار لەو کەسانە وەردەگری کە بەو ڕێگایەدا دەڕۆن بۆ نمونە بەڕێزت مامۆستای کۆمەڵێک قوتابیت هەیە لە قوتابخانە داوای وەڵامی 5 پرسیارت لێ کردوونە ئەو مامۆستایەت ئەو قوتابیەت دێ وەڵامی پرسیارەکانی تو دەداتەوە ڕەنگە زۆری بزانی قوتابیەکە زۆر بە دوور و درێژی باسی دەکات زۆر بە جوانی باسی دەکات بەڵام ئەو وەڵامە نییە کە ئەتو دەتەوێت چەندی دەدەیتێ بێگومان دەرەجەی پێویست وەرناگرێت وایان نا ئەوەی کە ئەو بەڕێزانە دەیکەن ئەوان عیبادەتە بە دڵنیاییەوە ئەوەی کە تۆ دەڵێ من دڵم باشە زەرەر و زیانم بۆ کەس نییە ئەوە شتێکی زۆر باشە کەس ئەزیەت نادەم کەس ئازار نادەم بوختانی ناکەم وا دەکەم بوختانی ناکەم کۆمەڵێک شتی جوانی هەیە لە ئەساسداوە عیبادەتە بەڵام عیبادەتەکە دەبێت بۆ ڕێگایدا بڕوە ئەوەی کە داواکراوە بەڵێ باشە مامۆستا بابەتێکی دیکە دێتە پێشەوە لەسەر ئەوانەی کە دینی خوا دەگەێنن بانخوازانن مامۆستایانی ئاینین ینی باس دەکرد کە کەس نییە دین ئاسان بکەوە دین زەحمەت بکە مەگەر شێوازەکەی شێوازی گەیاندنەکەی ئەگەر نادینی خوا هەر ئەوەیە کە باس لێوە دەکرێت کەس لە خۆوە حەدیسێک نایەنێت یاخود ئاەتێک نایەنێت بەرحاڵ دەمێ باسیەوە بکەم تا چەند گرنگە کەسێک کە دینی خوا یان بانخوازێک دینی خوا دەگەێنێت بە سەهل و بە ئاسانی بە ئەوی وەربژیرێت و کەسێکیش لە بەرامبەردا جاری وهەیە جوێنیش لەگەڵی بەکاردێنێت قسەی ناخۆش و زبریش بەکاردەهێنێت بە جۆرێک ینی ئەمر و شێوازێکە لە ڕووی زمانی جەستەوە تۆی بینەر دڵت پێ تون دەبێ ینی یەکسەر دەیگۆڕیت ئامادەنی گوێ لەمە بکریت ئەمانە تا چەند گرنگن ئەو کەسانی کە دینی خوا دەگەێنن دەبێت چۆن بن زۆر جوان ینی بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بانخوازن ینی بەڕاستی بڵێن تەمسیلی دین دەکەن نوێنەرایەتی دین دەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکێکی هاتەکنێ خەڵکی یەمەن بوون و گوتیان پێویستیمان بە داعی بانخوازێک هەیە بۆی ئیسلاممان بۆ ڕوون بکاتەوە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام بانجی معاذی کوڕی جەبەلی کرد فەرمی وەرە ئەنەس کوڕی مالیک دەفەرمی من لێ ڕاوەستا بووم پێغەمبەری خوا بانجی کرد فەرمی وەرە کۆمەڵێک پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد ئەویش کۆمەڵێک پرسیاری لێ کردن بۆی بچن ئامادەکاری بکەن لێوێن دەر داوە بانگەوازی بکەن یەک لەو قسانەی کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بە معاذی فەرموو یا معاذ یەسیرا ولا تيسرا ولا تعسرا فەرمی ئەی معاذ لەگەڵ سەحابەیەکی تریش لەگەڵدا بوو فەرمی هەردووکتان دەچن هەوڵ بدا دائیم ئاسانکاری بۆ خەڵکی بکەیت زەحمەتی نەکەی قەت زەحمەتی نەکەی دائیم ئاسانکاری بۆ بکە یعنی ئەگەر کەسێک پرسیاری لێ کردی دوو ڕێگا هەبوو ئەتوو ڕێگا ئاسانەکەی پێ بڵێ ولا تعسرا قەت قورسی و زەحمەتی مەخە سەرباری خەڵکی قەت قورسی و زەحمەتی مەخەمەر بارەسە بەشیرا دائیم مژدەی بدە خەڵکی قسەی خۆش بۆ خەڵک بکە مژدەی بدە خەڵکی ولا تونەفیرا وانەکەن خەڵک بەهۆی وتارەکانی ئێوە بڵێ ئەو کەنجی ئیسلام ئەوایە ئەو کەنجی دین ئەو هەیە بەڵێ خەڵک ینی بڕوە خەڵک هەتا ڕۆژێکیان معاذی کوڕی جەبەل هەندێک جاران نوێژی بە جەماعەتی لە مزگەوتی پێغەمبەری خوا دەکرد لە مزگەوتێکی تر ئیمام بوو نوێژەکەی زۆر درێژ دەکردەوە لە مزگەوتەکەی تر نوێژی زۆر درێژ دەکردەوە مزگەوتەکەش لە بازاری نێزیک بوو کابرایە گوتی ئەم من ئەهلی بازارم کاکە من ناتوانم سەعاتەکی لە مزگەوتی ڕابوەستم و خەریکی نوێژکردنێ بم جاری وایە ئەم بە ڕۆژ خەریکی کەسابەتم بە شەو عەرەسم ئێستام دێمە و مزگەوتەی ئەوە زۆر درێژ دەکاتەوە کابرا چوو نوێژی بەتەنیا کرد لە دوو معاذی نوێژی نەکرد بەتەنیا کردی کابرایەک لەو لایە گوتی ئەوە منافقە لۆ نوێژی لە گەمە ناکە کو پێت ناخۆشە معاذ نوێژی درێژ کردیتەوە دەڵێ ئەو قسە و باسە گەیشتەوە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بانجی معاذی کرد فەرمێ معاذ ئەفەتان ئەنتە یا معاذ ئەفەتان ئەنتە خەڵکی بە فەتارە دەدەی خەڵکی لە دین دوور دەخەیتەوە ئێمە شکل و شێوازی تایبەتی خۆمان هەیە بۆ نوێژ مادەم تۆ لە بازاڕی نوێژەکە درێژ مەکەوە نوێژەکە درێژ مەکەوە شوێنی ترمان هەیە ئێستا لەو هەولێرەی مزگەوتمان هەیە مامۆستا هەموو شەو یەک جزء قورئانی دەخوێنی مامۆستا تایف دایاناسی یەک جزء قورئانی دەخوێنی خەڵک لەو سەری شار بۆ ئەو سەری شار دەچێتە ئێوەندەر
مزگەوتیشمان هەیە شوێنەکەی قەڵەباڵغە و ناو بازاری ئیسکان بۆ نمونە مامۆستا نوێژەکەی کورد دەکاتەوە خەڵکی ئەوەندە خەڵکی خەریکی کەسابەتە ناکرێ بە هەمان شێوات یعنی کەواتە ئەو کەسانەی کە داعی و بانخوازن بە تایبەتی من خەڵکی عام ناڵێم خەڵکی عوام لەگەڵ ڕێزم بەشێکی زۆری تێنەگەیشتوە لە دین ینی بۆ نمونە لە کەناڵ 24 باسی کەنیسەیەک دەکرێت باسی قەشەیەک دەکرێت باسی یەزیدیان دەکرێت کە شتێکی زۆر تایبەتە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئاین و ئایدەلۆژیای جیاوازەیە یعنی ئەمن لە ناخی دڵمەوە لە داخ و ئەسەر دەجێشم خەڵکی مسلمان جوونیان پێدەدا بە چ پێوەرێک تۆ جوون دەدەی بە چ پێوەرێک لە کاتێکدا رب العالمین لە قورئانی پیرۆز دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله يعني كابرياك قال لي بيني سوزديتي بو مشكيك برت مشك من دون الله من دون الله دوني خوايق مشكيك بو دارك بو بردك بو اتو ناتواني تزني بي بدي ناتواني نا بوتنيه او قران ده فرمي تو لچويت هنا زون بو خلقي ددي لچويت هنا احمد نبي كي اسلامتي ادعو الى سبيل ربك بالحكمه والموعظه الحسنه لچوي زنيودان وسكاتي بيرزي كدن بچي برلوي برسيارك كيف على كاتي خويدا اويلي بكم اوش جرنجا يعني استا زور خلقيا امن قسيك دكم يكو مثلا با نرم كاس امن قسيك دكم رنگا اگر بوتسونا كشم راس نبيت يعني اگر بوتسونا كشم بدلي هندك سان نبيت لكومين دا يك دنيا جنيوم بودت على اساس او كابرا دفاع لديني خوادك بينا خوشا امنيش امنيك قسەیەکم کردووە پێچەوانەی ئیسلام و دینی خوایە باشە یان ڕەیەکەم جیاوازە گوێنم پێدەدات ئەو کاتە ئەو هەموو گوێنەوە هەموو کۆمنتە خراپە دەبێتە بوختانێک و دەبێتە قسەیەک بۆ من ئەگەرم گەردەنیان ئازاد نەکەم گوناحبار بن ئەوە لە ئەثەردا هاتووە دەڵێ خەڵکە کێ لە ڕۆژی قیامەت دەیە قەت دەگرێت و نایناسی نازانی چێشە داوای چاکە لێ دەکرد دەڵێ وەرە ئەمن حەقم لەسەر بابە ئەتوم هەر نەدیتیە ئەمن ئەر نازانم ئەتوو چێی بە چ مافێک داوای حەق لەم دەکەی دەڵێ ئەتوو زنێوت بەم دەیە بۆ نمونە کاکە درێن حەشرەتەچی ئەمن گەڵاڵیمە گەڵالی کەسێکمان هەیە جنێو بە هەموو گەڵالیان دەدا بە هەموو خەڵکی دۆک دەدا بە هەموو خەڵکی سلێمانی دەدا هەمووی دەرێ هەرچی بۆ نمونە قاری هەرچی مەولد خوێنە ئەوها جنێوی پێددا هەرچی لە کەناڵە خراپە ینی کاتی خۆی دایانگۆ هەرچی ئافرەتێ لە تەلەڤیزۆن دەستی لێ بشوە کەواتە تو جنێت بە هەموو ئافرەتەچیدا باش و خراپ دێ لە قیامەتی یەقەی تو دەگری کە ئاسانترین کاری باشەی بەدەست دەکەی بەبێ ماندوو بوون بەبێ ئەوی ماندووبی ئەوە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە فەرمی خەڵکی هەندی چای گەورە چاکەی هەیە شتم هذا قذف هذا غدر هذا وظلم هذا جوني بيوداي لو بختاني بيو كردي قسەی نەشیایی بەوی گوتیا ئەو خەڵکە هەموو دێ چاکەی خۆی دەبا قەت لە ئیسلامدا ڕێگە پێدراونیە جنێودان بە هیچ شێوازێکی قەت بە هیچ شێوازێکی ڕێگە پێدراونیە پێغەمبەر دەفەرمێت جنێو بە با مەدەن بە با بە کەش و هەوا تەنانەت بە بتەکان جوێن بەڵێ لا تەسوبوا الدار بەڵێ دار ڕۆژگار جنێودان ئەوە بابەتە ڕۆژگار دوور و درێژە گەورەی ئینشەڵا شەوێک باز دەکەین یعنی قسەی ناخۆش ئەوەنە هەمووی ئەو لەکوێ ئەو قسانەی باس کرد مامۆستا ئەمە دەتوانین بڵێن دین لە شوێنێک بۆ شوێنێکی تر لە کاتێک بۆ کاتێکی تر خۆی دەگۆڕێ لە بۆ بەرژەوەندی مرۆڤەکان بەڵێ ئێمە لە ئوسوول الفقهی کە بنەما و بنچینیە و ئیسلامەیە بەڕاستی دەرێت تتغير الأحكام بتغير الزمان والمكان بەڵێ بس بابەتی فقهی عقیدەیی ناگۆڕێت نەخێر عقیدە سەوابیتە و گۆڕانکاری بەسەردانێ بەڵێ بابەتە فقیەکان گۆڕانکاری بەسەردا دێ بە پێی کات و سات و سەردەم بە پێی ئەوەی کە لە شوێنێک بۆ شوێنێکی تر بە دڵنیاییەوە گۆڕانکاری بەسەردا دێ بۆ نمونە لێرە لە هەرێمی کوردستان حرامە گەنجێک لە شوێنی مەی فرۆشتن ئیش بکە لە مەطعەمێک بۆ نمونە شتێکی حرامیە گۆشتی بەرازەیان دەڵوانەی خەڵکێکی تر بێ بۆ خۆ لێ دەوام بکاتن بەڵام لە ئەوروپا هیچ پارەی نییە هیچ دەستکەوتی نییە لەوێندەر دروستە کەواتە بە پێی کات و سات و سەردەم بەڵێ گۆڕانکاری بەسەردا دێ گۆڕانکاری بەسەردا دێ بە دڵنیایی هەر گرێدای هەندێ و گۆڕانکاریە کابراایك دەبێژێت ئەم نوێژی خۆم دەکەم ڕۆژۆی خۆم دەگرم بەڵام خۆم پێڕاناگیرێ گوناحیش دەکەم لەولای خوا بمان پارێزی کابرا زینایی دەکا جنێ و دەدا ئیشی خراپ هەتا خواردنەوەی مەوادە کوحولیەکان ئەوانش دەکات دەڵێ کاکە خوا بەڕەحمە گوناهەکانم بە ئیستیغفارێک دوو ئیستیغفار و نوێژ و سنەت ئەوانە
ئیتر هەمووی ڕەش بەڵام دەکرێتەوە. نوێژ دەکا و ڕۆژوو دەگرێت و ڕۆژووی خۆی یانی دەگرێت نوێژی خۆی دەگرێت ها بۆ خۆی دەکاتە تەساهولێکی بێ حدود هەموو شتێکی دەکا و عیباداتیش دەکا. ئێمە لە ئیسلامدا هیچ شتێکمان نییە عیبادەت قەدەغە بکاتن بڵێ تۆ نابی عیبادەت بکە یان تۆ بۆت نییە عیبادەت بکە یان کەسێکمان هەیە بۆ من نوێژی بیان ناکە بڵێ تۆ نابی نوێژەکانی تر بکە یان بۆ نمونە لە بەس لە ڕەمەزان نوێژ دەکە بە ڕۆژی بی تۆ بڵێ مەیکە یان بڵێ نابی بیکەی. ئێمە ئەومان نییە کەسێکی گونابار و تاوانباریش دەتوانێت عیبادەتی خۆی بکە و ئەو عیبادەتە هۆکارێکە بۆ لێ خۆشببوون و لێبوردنی خوای پەروەردگار لەو کەسە. بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ نوێژ بۆ نوێژ جومعە بۆ جومعە ڕەمەزان بۆ ڕەمەزان دەبێتە مای سڕینەوەی گوناه و تاوانەکان کەواتە ئەو عیبادەتە هۆکارێکە بۆ لێ خۆشببوون و لێبوردنی خوای پەروەردگار. تۆ سەیر کە ئەگەر ئەو ئینسانە خۆی گوناحەکە بکە خۆی بە گوناح بۆی دەنووسێ عیبادەتەکەش نەکاتن ئەویش بۆ گوناح بۆی دەنووسێ کەواتە لێ کاتە دوو زۆر گوناح دەکا. ئیبن القەییم قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێ نەکەی شەیتان فێڵ لێ بکە گوناحێکت کرد بڕێ مادەم نوێژەکەش مەکە ئەو گوناحت کرد نوێژەکەی لۆ دەکەی مەسەلەن بۆ خەڵکێکی زۆرمانێ ئەو هەیە دەڵێ مادەم ئەوت کرد خەڵکمان هەیە دەڵێ مامۆستا ئەمن وەڵاهی فران ڕۆژی تووشی گوناحی بووم ئەو ڕۆژی نوێژم نەکرد دەرێم بۆ دەرێ شەرمم کرد بچمەوە خزمەت خوای گەورەی خۆی ئەو گوناه خۆی ئەو تاوانە بۆیە هەر گوناه و تاوانێکت کرد دەستبەرداری هەر گوناحێک بکە هیچ وەکەوە نێ نوێژەکە واز بێت. بەڵێ ئەویش تاوانێک مادام باسی ئاسانکاری لە دینی خوا دەکەین ینی زۆر جاروێ پرسیارێک دەکرێت دەڵێ ئەگەر وەکو حساباتە بۆ نمونە تۆ خێر یەک بەدەیە خراپەش هەر یەک بەیەکە وانە سبحان الله وبحمده پاداشتەکەی بەقەدەر چەندە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا هەموو ئەرز و ئاسمانەکان ینی زۆر زۆرە یەک جار کە دەیڵیت لە بەرامبەردا گوناحێک ئەگەر شرک نەبێت گەورەترین گوناحیش بێت لەوانەیە گەورەیەکەی هێندە نەبێت. کابراایە کە گوناحێک دەکات ڕۆژان ئەگەر لەو لاشەوە 15 جاریان 100 جار سبحان الله وبحمده بڵێت کەواتە چاکەکەی زۆرترە لە گوناحەکەی. ئەگەر ئەوە حساب بکەین دروستە؟ ئەو برا مامۆستا چێ بوو؟ مامۆستا ڕێبوار ڕۆژی ساڵی ڕابوو و لە ئاوا تیڤی باسی ئەو بابەتەمان کرد گوت بە تو لۆ مەلایان لێ دەدەی دەفی لە بۆ گۆرانی وێژە یاخوا بەخێربی مامۆستا ڕێبوار بارەکەڵڵا ئەوجا لۆ دەمینێتەوە ئەوجا لەسەر ئەوەی بەسەراتێکم ژێراوە کابراایەک لە زمانی ئیمامی ئەبوو حەنیفەی بزە بە دۆڵاین پرسیارەکەی تو دزی دەکرد کابرا لە شوێنان دزی دەکرد لە ناو خەڵکی بەڵاو بۆ گوتیان کاکە ئەتو لۆ دزی دەکەی گوتی وەڵا خێرێ دەکەمە من بەو دزیەی خێرێ دەکەم گوتیان چۆن گوتی ئەم تیجارەت لەگەڵ خوای گەورە دەکەم چۆن تیجارەت دەکەی گوتی خوای پەروەردگار دەفەرمێ چاکە یەک بەدەیە و تاوانیش یەک بەیەکە ئەمن دەچم چ دەکەم دزیەکی دەکەم یەک گوناحم بۆ دەنووسێت دەکەمە خێر دە خێرم بۆ دەنووسێ دە خێر کەواتە نۆم لۆ دەبینێتەوە ئەو برای ئێستا ئەو هەیە سابەتێکی مەزۆر ئەوە لەوانەیە دزیەکە ینی حەق و ناسە باز دەکەیت گوتی ئەم تیجارە لەگەڵ خوای دەکەم ئەو قسە لە ناو خەڵکی بەڵاو بووە کابرا خەڵک کە نەیزانی علمی پێ نەبوو باوەڕ دەکا گوتیان کەواتە ئەمەش دەست بە دزی دەکەین وایە ئەمەش دەست بە دزی دەکەین کەواتە یەک بە دەبیتن یەکەکەی فرە دەی نۆ خێرمان و دەمینێتەوە ئەو قسە گەیشتە لای ئەبوو حەنیفە پیاوێکی زۆر عاقڵ و ژیر بووە لەگەڵەوەی کە زانایەک بووە بەڵام زۆر عاقلانی بۆ بەڕاستی فەرمی وەرە کاکە وەرە چ دەکەیت و گوتی وەڵام من ئەو کار و کەسابەتەی دەکەم دزی دەکەم و دەکەم خێر لۆ گوتی لەبەرەوە تیجارە لەگەڵ خوای دەکەم گوتی نۆم لۆ دەمینێتەوە یەکم بۆ کاکە فەرمووی إن الله إنما يتقبل الله من المتقين خوای پەروەردگار لەو کەسەی وەردەگری کە خۆی لە گوناه و تاوان دەپارێزی و پێغەمبەری ئەکرەمیش دەفەرمی عليه الصلاة والسلام لا يقبل إلا طيبا ئەتو بە ماڵی خەڵکی خێری دەکەی بە ماڵی خەڵک نابتە خێر بە ماڵی خەڵکی نابتە خێر ئەسڵەن کەواتە هەر گوناحەکەشت بۆ دەنووسێ خێرەکەشت کەوا هەموو مافی خەڵکیشە باشە ئەوجا دەستی ئیمام ئەبوو حەنیفەی ماچ کرد و تۆبەی کرد و داوای لێبوردن باشە مامۆستا حوسێن ینی ئەوە تەماشا بکەی لە ڕووی شێوە ڕەنگە لێکچوونێک هەبێت بەڵام ئەوە جیاوازە لە بەرەوەی حەقی خەڵکە کابراایەک نوێژ دەکات ڕۆژوو دەگرێت ئیلتیزاماتی دینی تا ڕادەیەک تەواوە و موحیدە باشە یعنی هەموو ئەوانە گوناحیشی هەیە
بۆ نمونە بان نەڵێن گوناحەکەی مەسەرەن چێ گوناحێکی هەیە گەورەیە گچکەیە بەڕێژەیەکی ڕۆژانە چەند گوناحێکی هەیە لە بەرامبەردا ئەو ئەذکارانە دەکات کە بەهایان زۆرە ینی هەندێکیان لە میزانی حەسەنات هێندە گەورەیە هەندێکیان بە پێی فەرموودە سەحەکان باس کراوە ینی لە ژمار نایەت لە ڕووی پاداشتەوە ئەگەر ئەمە هاوسەنجێک ئەو حساباتە بکات ئەو کەسە ینی دەکرێت بڵێن گوناحەکە هیچ قیمەتێکی نامێنێت بەرامبەر بۆ هەموو چاکەی کە هەیەی ئەگەر جوابەکەی دەبێتە حاڵەتێک بۆی عوام بێتە مۆدلێک و توزانم خەڵکی گەوا بکە دەتوانانی جواب نەدێتەوە بەدڵنیایی جواب دەدەینەوە ئیسلام هیچ شتێکی تدانە زۆر باش وەکو ڕۆژی ڕووناگوایە بەڕاستی مانگ لە شەوی چواردەیە جوانە عیبادەت ئێمە تۆ هەموو قورئان تەفسیر کردووە لە یەک شوێن و جێگای قورئانی پیرۆز خوای پەروەردیگار نەیفەرموو مسلمان نابێ گوناح بکە تیدایە ئەسڵ فەرموودە هەیە کە دەڵێگە گوناح ناکەن لاتان دەبم جیلی دیکە دێنمەوە ئەو لەوەی بابەتەکان درێژ نەبوو من هەندێک شت دێنایڕم لە یەک شوێنی و قورئانی پیرۆز نییە خوای پەروەردیگار بفەرمێ نابێ مسلمان گوناحی بکە چونکە مسلمان گوناحی دەکا ئیلا دەیکەی كل بني آدم خطاء هەمومان گوناه و تاوان دەکەین بالمقابل داوای چمان لێکراوە عیبادەتمان لێکراوە داوای تۆبەمان لێکراوە داوای چاکەمان لێکراوە پێغەمبەری ئەکرەم دەفەرمێ عەلەیهی سڵات وسەلام وأتبعي السيئة الحسنة تمحها دەفەرمێ لە پاش هەر گوناه و تاوانێک کردت چاکەیەک بکە تمحها دەیسەرتەوە إن الحسنات يذهبن السيئات ئەوە مەلانە کاکەن ده آخر مشكلة أو ده بعلم يعني عمل إن الحسنات يذهبن السيئات يعني هر دسرتوا نك هر دسرتوا لجيجاي تاوانكي استابون من نونش بالمو بو أو يخلق زياتر تيبقى أتو مخالفته هي با ساري لكاميرا دال ولا شويني مخالفة راد قرتوا يا قائمة بوديتوا ده شيء سنوين وذكيوا براني مرور دوێنێ لێرە بوون وەبزانم دەڵێ کاکە تو میلیۆنە قەرزداری تابعی بەرنامەکەشمان دەکەن دەڵێ میلیۆنە قەرزداری ساڵی ڕابردوش متابعەم دەکرد شتێکی خۆشم بە بیر بینەوە ئێستا لەوت باز دەکەم دەڵێ تو 1 میلیۆن دینار قەرزداری پێویستە ئەو میلیۆنە بدەیت لە مخالفەی قانون کردی وایە لە دادگای خوای پەروەردیگار وانییە لەبەر ئەوەی تۆ گوناحت کردووە پەشیمان بیتەوە خوای گەورە چاکە دەداتێ ئایا بووە لەسەر ئەو مخالفانە مرور پارەشت بداتێ دەداتێ مرور بە دڵنیاییەوە نییە لە دادگای خوای پەروەردیگار پاداش بداتێ پاداشت لەبەر ئەوەی والله خۆشە يبدل الله سيئاتهم حسنات يبدل يعني جێگۆڕکەی پێ دەکە خوای پەروەردیگار ئەتو تاوانت کردووە لەبەر ئەوەی پەشیمان بیتەوە ناو دڵی خۆی ناو دڵی مامۆستا پەشیمان بیتەوە چاکە وەردەگرێت ناو دڵی خۆی بالضبط بینە سەر ئەوە کابرا دەڵێ لە ئیسلام داهاتی الحلال بين والحرام بين ئەمن دەزانم چیهان غەڵەتە چیهان ڕاستە ئەوە بۆ خۆی هەندێک زار بەکاردێنم بەڵام فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون كيني أو دكري وكيني أو يديك دكري بو أوي إنسان توشي هلا نبي قناحك بو حساب نبي وأهل الذكر كينا أما برسيار لتشيب كين بتايبة لو زماني خوي بابتي أهل الذكر زانان دفرمون بابتك بس بيوندي با دين ونية لهمو بوارچي بيوندي بونمونا من دموي بما دزگاه چ راگاندن دموي بما كردستان 24 تمام بما راوشكاري آيني الان راوشكاري آيني تانية إن شاء الله دمام دم راوشكاري آيني بونمونا وتبى منالي ملانا نقول دم راوشكاري آيني برز بتو دكم كومالك معلومات وزانيار من تو دزدكوي اتو دتوي خانويك دروسكي برز بچه دكي مهندسيك دكي دەچی ئیشی کوتالی دەکەی قماش فرۆشتن و کڕین دەچی دوکانێکی خەیاتی دادەنەی پرس بە کەسێکی دەکەیت ئەهل الذکر یعنی ئەهلی علمی ئەو بابەتەی نەک ئیلە مامۆستای ئاینی بەڵام پرسیاری شەرعیت بەڵام لێرە مشکلەکە لە مامۆستای ئاینی بکە خەڵکانێکن دەڵێن چ زۆرە مامۆستای ئاینی زۆرە هەر یەکەک و قسەچی دەکا و هەر یەکەک و ڕایەکی دەڵێ ئەمن بە کەیف خۆم دەکەم لە هەمووی باشترە بە کەیفی خۆم چۆن دەبێشت یعنی دەڵێ کاکە وابیسەی کوڕی معبەد یەکێک بوو لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەمن بەردەوام لەکنەت و نیمە ئیشتەچی بکەم لە بازاڕی ما لە مەیدانی حیوانان و لە شوێنانە بەردەوام معاملەی دەکەم بڵێم ئەو حرامەیان حەلال و چی ئێستاش تەلەفۆن نەبووە ڕقمی 50 مامۆستای لەکەم بی پرسیاری شەریان لێ بکە فەرمی چۆن بزانم فەرمی ئیستەفتی قەلبەک دڵت دڵ ئەگەر شەحنی ئیمانی تێدا بوو
پێت دەرێ ئەوە حرامەیان ئەوە حلال زۆر هەموو دڵک نابتە قیاس دڵ ئەگەر شحنی ئیمانی پێدا جوانە بۆ لەبەرەوەی دڵ هەیە بە گوناحی دڵخۆش دەبی آخر هەرشە نورە گلۆپەکە پێ دەبی یەکسەر پێ دەبی وڵی خەڵک هەبووە پرسیاری کردی دەڵێ مامۆستا وڵی فران کاتی فران ڕۆژی چەند ساڵ پێشتە معاملەکەم کرد ئێستاش هەر لە دڵمە بەردەوام الئیثم ما حەکە فی صدری یعنی بەردەوام پێی دەڵێتەوە مرتاح نییە مرتاح دەڵێ نەمکردی شەکەم نەکردیە باشتر وایە بۆ هەموو شتێک پرسیار بکەین باشترە ئیشڵە خودش تەڕۆزی خودی خێراتە بنویست بەس گوتی شتەکەم بەبیر بینەوە ئەرێ شتەی خۆش وڵی ساڵی ڕابردوو متابعی بەرنامەکەی جناب ئەو ساریش هەر متابعە دەکەم بەڵام بخۆم لەبەرەوەی بەرنامە مێ پاشێوان سەلامت بینیاخوا لەگەڵ جەنابتانیش ساڵی ڕابردوو شتێکتان زیاتر بوو لەو ساڵ مامۆستا دەهات دەتانگو بەسەراتێکی خۆشمان لۆ بژێڕۆی ژیانی خۆی طبعا مامۆستایە کات ئێرە زیاد دەکەین ئەوش دی مامۆستایە کات ینی زیادکەن مامۆستای هەیە بەسەراتی خۆ بەڵێ یعنی بەسەراتێکی ژیانی خۆیە بۆ نمونە مامۆستا تایفە شتی گەلەگەلە زۆر پێ مامۆستا عەبدوڵغەفار لێرە بۆ گەر بە بیرتان ماوی شتێکی زۆر خۆشی ژێراوە ساڵی ڕابردوو گوتی لەگەڵ مەجموعەک برادەری چوینە بەغدایە ئەو ئەلێرە جیڕایەوە ئەمن زۆر پێکەنیم بەڕاستی بینیشم باسم کرد لەگەڵی گوتی چوینە بەغدایە گوتی دەچوینە شوێنەچی خەریتیان لۆ دروستکردن وەکو ئێستا GPS وانە نەبووە گوتی چوین ڕۆیشتین و عەلەساس دەچینە شوێنەکەی مەبەستمانە گوتی ڕاست لە بەغدای هاتینە دەرێ گوتی تەمەشامان کردی کابرا خەریتەکەی بالعکس لەبوو دینیش هەروایە خەریتەی بالعکس وەرنەگرن بە کەیفی خۆتان بەناوکەون بپرسم باشترە خۆ حاضرکن سرودێک دێچێت ئەم گەلەگەلک مەمنونەتەینە مامۆستا گەلەگەلە بخێرەوە زۆر خۆشحاڵ زۆر خۆشحاڵ دەستان خۆش بی سپاس دەکەین ئەگەر سرودەکەی ئەم زۆرم حەز لەیە بەخۆی دەزانی ئەم تەبعاً زۆر معجەبی مامۆستا تایفیمە زۆر معجەبی مە بەڕاستی بەرنامەکەم هەیە پاشێوان سرودەکەی وەم ینی بەردەوام لێ دەدەم لەناو بڕەکەی زۆر بە سرودەکەی ئێستا ڕەنگە ئامادەکاری نەکرد ئەو ئەگەر ئامادەکارین لە بەخاتری مامۆستا دەتوانن ئەو بکەن چییە ئەوەی ساڵی ڕابردوو گوتت لەسەر ئەوجی سەفا و ئەوە شەرجانی من شەرمەندەیە بەڵێ تەواو نا ئەو نییە ئەو شەرمەندەیە گوڵ ئەو نییە ئەوەی دەرێ ئەگەر چی لەسەر ئەوجی سەفا بوو جانی من بەڵێ جانی من بەڵێ جانی من بەڵێ یا الله بەس دەفە یاڵە بەس دەفە ڕوانەتی استراحەت ببینەوە ئەگەر دەبینیەوە تاوە دەکەم ئەرێ بسانە خۆشیان لۆ بجێڕەوە تەکنۆلۆژیا بسانە هەیە نوکە دێت 5 سانیەدا مامۆستا تایفی وەرگرتەوە خودی حەسکت ماڵاتە خودشتە ڕازی شۆر هەندا مازنی نەتایبەتی ئەوەتە ماشەڵڵا بەخوای زۆر خۆش دەچین سەتاسەد ئەو مامۆستا هەر لەسەر مەوزوعی ئەوە باسی کریستیان و موسڵمان ئەوانەشمان کرد پاکێجش تایبەتمان دەبی لەسەر ئەو مەوزوعە کە لێک کادە ئەم ساڵ سوبحانەڵەوەی لێ هات مسلمان ڕۆژوی خۆی دەگری کریستیانیش ڕۆژوی خۆی ماشەڵڵا ئەوە پێکەوە ژیان نیعمەتی خوایە لەولاش خلاص بەرێ ئازی الله بسم الله حاضر لێبینە دەکەرم کرد جانی من شەرمەندە گوڵ لە زروخ و زیبای محەممەد سازندەیە بولبول لە تەماشای محەممەد جبریل لەسەرا خوان لەسەرا پای محەممەد تەسبیحی مەلەک مەدح و ثەناهای محەممەد ئەی جایان بافیدای نرگزی شایە لایە محەممەد ئەی جایان بافیدای نرگزی شایە لایە محەممەد
وكنوري شمخاتا جمعي ملكا سستمري حجرتي آدم صلواتي خدا بالجمالي وبغردام والله بأم واحد خلاق عالم درعايا لموا دمني يا شرمنا وشيوى وحزين لمشاني أولين خم بك سبت رامين صد شكري خدا أمتي وسر وردينا مال وسر وأولاد روحوا جاني شيرين قرباني قدو قامتي رايع ناي محمد قرباني قدو قامتي رايع ناي بارك الله اللهم صل على محمد وي شلاف دنگه هر بمینه وی خودش رحمة داك سر خود را ده زۆر سپاس والله داواکاریی خۆش بوو. زۆر سپاس وی هر ئامادەکاریان نەکردو بەسەر درجه ئامادەکاری دەستان ما خۆش أسانا ما الله ئاسانە بەنسبەت جەنابەت دەستان خۆش بیاخۆ محمد رحمة للعالمين صلى الله على محمد ام ویجار بحثا پیگوژیانات ناف کردستان داد کی و دوی وقتی دا سبحان الله رمضان افضل سبحان الله گلتش تدا بین بفرتی دا باری باران بی گرمه نوروز کته تدا ورزكان هم این تیوا رمضان پیروز دا که مسلمان پروژینه کریستیان جی مجیلی عبادت و پرستنا خود ناف کردستان آنش بروژو دابن. پروژینه فیچەرێکەیە لە بارەوە دەچین بابزانین چییە چۆن باس دەکەن بۆچی کریسیانەکانیش لەو مانگەدا لەگەڵ مسلمانان بە ڕۆژوو دەبن بۆنە و ئەو ڕێوڕسمە ئاینی کە ئەوان تێیدا بە ڕۆژوو دەبن بابزانین چییە لە فیچەرەکەدا بە وردەکاریتەوە هەموو ئەمانە باس کراوە یا الله. فەرموو. مانگی رمضانی ئێمە چۆن بڵێ پێوترێ سەوم بالعەرەبی تەبەن 50 ڕۆژە لە بەهارانە دەست پێەکە لە مانگی 2 یان 3 دەست پێەکە تەبەن ئێمە بەس ئەم ڕەمەزانەمان نییە بێزگەل ئەوە 50 ڕۆژە ڕەمەزانمان هەیە 15 ڕۆژە لە جێژنی میلادایە ڕەمەزانمان هەیە 3 ڕۆژە لە ئەمەی نەبی یونسایە تەبەن شێوەی بەڕۆژوبوونیش 50 ڕۆژەکە خەڵکمان هەیە فەرزەن هیچ گۆشت و مریشک و ماست و شیر لەو 50 ناخوە ئێمە ڕۆژمانیش هەیە هەتا نیوەڕۆیە ئەیشتێنن هەشمانە دەوروبەری ئێواران ئەیشتێنن فلماذا أنت تدين أخاك أو لماذا أنت تحتقر أخاك فإذا جميعنا سوف نقف أمام منبر المسيح كما هو مكتوب حي أنا يقول الرب لتبحثوا كل طبعا ليرة عادات تقاليدي مانگی رمضان بتایبەتی بۆ ئێوە زیاتر کە ئێمە
هەڵس و کەوت دەکەین لەگەڵ خەڵکی کەیەتە کەنیسەوە یان ناو بازارە یان دایرەکانە تەبەن ئەمە حزابمان نییە بەس شێوەی جلوبەر گۆڕێت بەو مانگە تۆزێک محتەشمتر ئەبێت لەبەرەوەی کە هەستی پێ نەکرێت ینی لەبەر برا مسلمانەکان بۆ ئەوەی بزان ینی چۆن بڵێ ڕێز و احترامێکە بۆ ئەو مانگە خۆی 50 ڕۆژە لەو 50 یەکشەمای لێ دەرکە ئەبێ بە 40 ڕۆژ ڕەمەزانمانە سەدفا کەوتەوە لەگەڵ ڕەمەزانی ئێوەش چونکە ئەسوڕێ ساڵانە ڕەمەزانی مسلمانەکان و مەسیحیەکان ئێستا بەیەکەوە بەڕۆژی قل يا أخوة بارخ مار فلماذا أنت تدين يسوع أن ليس من قبله شيء نجس إلا أنه إلى آل رومية يقول يا أخوة بارخ مار فلماذا أنت تدين طبعا ليرة كبزان أو مسيحية باورك زيادة رزيلي أجيري خلشي سليماني خلشي واعية خلشي مثقفة چۆن بڵێ ڕێز لە هەموو دیانەکان ئەگرێ جیاوازی نییە چۆن بڵێ هیچ کێشە و مەشاکلیشمانە تا ئێستا نەبووە لەگەڵ هیچ مسلمانێک ئەم ماڵەکانی مەسیحی زوو هەمووی لەو گەڕەکە بووە ئێستا یەک ماڵە مەسیحی من لای ئێمە نەماوە هەموو چۆنتە ناو گەڕەکانی ترا بینەما لە شوێنەکانی ترا هەموو لە دەوری بەری کەنیسا ماونەتەوە ئەمانە چەند ساڵە هاوسێمانن وەکو پێم وتن کۆمەڵێکی باشن وەکو وتم حەقیان بەسەر کەسەوە نییە ئەگەر قانجازیان نەبێ بۆمان زەرەریان نییە جا قانجازی شانەیە بڵێن هاتو چۆمانەکان یانی ئەگەر شتێکمان لێ بقەومێ ئەگەر لەو بابەتانە بەدەممانەوەن ئەگەر بتوانن هەتا بتوانن بەدەممانەوە ئێمە ماڵەکەمان سووتە ئەو ساڵە ئەمانە بەدەممانەوەتم بەتابەتی ئەم کاک مەسیحە زۆر لەگەڵمانە ئەو حەریقی بۆ بانکردین و ئەو ئاوی بۆ هێنان لە کەنیسەکەی هزار جا شکر و حمد و ثنا بوی خود که ام وی ولاتی دارین اف پیک وجان او ساجان نودایی ناف مزگفت دای دی مسلمان پرستن و عبادات خو که چاو خودت ناف اسلام دا بحث کرینه کریستیان جد ناف کلیسای دا و آین دیجی هر یک بشواز خود ناف کش و هوایی که آرام دا عبادات خود کن و جان خود در باز کن هزار جا شکر خود یا ربی اف پیک وجان هر بمینه تو باش ترجیله بید اره ولی باشی سوناش دري ونيا دولمتان خوارت يعني نا والله براستا كوبو دولمكا او باسي دولما مانك دولما خوشة لابو تندرستي باشا كم بخوري زورنا كفته هروا شفته هروا طبعا اگر لمالي دروز بكري ما بس مخاوين بيو تيشتي سودي هي راوست دكتور ليري راوست استنى دكتور زاري ديارنيا على اساس دكتور ديارنيا ودواء ديت كلها اشتكى كشف مكان الفيريجي ما او خورنا سرميزيه دونين تجرا افخورنا سرفيلين خو كافتريا ما بكريام ازو برا خو جماعه دي بيك باشي بالفيريكين چه خورنن فاست فود خورنه بلاستينا چكرن ام بس چه کافتریا و نوت چه خارنگه ها نا اینین بس گشتی ام بحث کی نوت نو بازار دول جیهان بگشتی کو زیده خارنا خلکی و تایبتی جیگن جزارو که کتیا سروانتش تا او تا همبرگر و فینگر و لفیدیکا و کنتاکی و آن او بابتانی هموی سوزانم او شتانه آیا اوانه وکو خواردنی مالی تندرستن یان زیان لو تندرستی هی او لیره گرنگ جا خود حس کرد افشوا ام دیوی و باباتی بحث کن زور باشا آره استا بخیراتنی دکتور دکین دکتور زرافشن بخیر بیا اخوا بخیر زۆر سپاسان دەکەم شەوتان باش هیوادارم هەر تەندروست و لەش ساغ بن سەلامەت بێ سپاس دەکەم دکتۆر ئەم خواردنە تەندروستە بەوەی ئێمە بیخۆین
لە ڕاستیدا فاسفود کە زۆر بە خێرایی لە نێو کۆمەلگای ئێمەدا بڵاو بۆ هەر وەکو کۆمەلگاکانی تر طبعاً فاسفود مێژووەکی زۆر کۆنی هەیە لە ڕووی تەندروستیەوە بە دڵنیاییەوە زۆر کاریگەری خراپی هەیە لەسەر سەرجەم ئەندامەکانی لەش لەبەرەوەی فاسفود پێشوەختە خواردنێکە کە دروست کراوەت بۆی کات بگەڕێتەوە لە ماوەیەکی کووردا دیسان گەرم دەکرێتەوە کە ئەمە هەر ئەو نقطەیەوا دەکات کە کاریگەری زۆر خراپی هەبێ و پاشان بەکار دەهێنرێت ینی خراپەکەی ئەوەیە کە دوو جار ینی گەرم دەکرێتەوە جارێکی دیکە ئەوەیە مەسەلەکەی کە خراپەیان چییە؟ ئەمە یەک لە خاڵەکانە و خاڵی دومش پێکاتەکەیەتی لە ڕاستیدا زۆربەی ئەمانە چەوریەکی زۆریان تێدا کە پێ دەوترێت چەوری تێر واتە چەوریەکی زیان بەخشە و کاربۆیدرات ڕێژێکی زۆر کاربۆیدراتی تێدا و دواتر پرۆتین و کە ڕێژەیەکی زۆر کەم فایبەری تێدا کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە زۆر خراپە بەس یعنی دکتۆر بەو پارچە مریشکە دەست پێ بکەین مریشکە و دەڵێن مریش زۆر باشە وە بەڵێ بۆ ئەم مریشکە خراپی مریشکە چ دیکە لە ماڵێک کە سۆر دەکرێتەوە باشبی ئەم مریشکەی کە بەدەست جەنابتەوە کە پێی دەگوترێت کنتاکی بە تەنها مریشک نییە ئەمە کۆمەڵێک مادەی تری تێکەڵ کراوە کە بۆ ئەوەی خێرا دروست بکرێت پێکاتەکەش ئەوەکو باسم کرد ئەمە دووجار زۆربیان دووجار گەرم دەکرێنەوە پێشتر ئامادە دەکرێت دواتر لە ناو ڕۆندا سوور دەکرێتەوە بەرگەکەی هەندێک جار هەیە هەندێک موادی تری تێکەڵ دەکرێت بۆ ئەوەی زووتر ئامادە بکرێت بە دڵنیاییەوە ئەمە چەوریەکی زۆر تێدا کە ڕێژەیەکی زۆر خراپە بۆ نمونە ئەم چوار کنتاکیە کە دانراوە باشە ئەم چوار پارچەیە نزیک دەبێتەوە لە 600 بۆ 800 کالۆری یعنی تۆ ئێمە کە بمانەوە 100 کالۆری بسووتێنین دەبی لایانی کەم 10 دقە ڕاکردنێکی خێرا بکەیت 100 کالۆری ئەگە چوار پارچە بخۆ کە زۆر بۆمان چوار پارچە زیاتر دەخۆن 40 دقە دەبێت تۆڕاکەی بەس ئەمە هەتا ئەمە بسووتێنیەوە کە لە ڕۆژێکدا لەوانەیە 3 جەم بکەین کەواتە ئەمە وا بە ئاسانی ناسووتێتەوە ئەگەر خواردنەکانمان یان گەنجێک یان منداڵێک هەموو خواردنەکانی فاستفود بێ تووشی چ نەخۆشیەک دەبێت یەک لە هۆکارە خراپەکان کە فاستفود بەڕاستی بەسەر مرۆڤی دادێنێ ڕێڕەوی هەرسوو جگەرە ڕێڕەوی خواردنە بۆ نمونە کاریگەری زۆر خراپیە لەسەر مەعیدە تووشی هەوکردنی مەعیدە و قورحی مەعیدە دەبێت تووشی قەبزی دەبێت کە لە ڕاستیدا ئێستا نەخۆشیەکی زۆر بڵاوە زۆر بەمان تووشی قەبزی دەبین لەبەرەوەی کە خواردنەکانمان بە زۆری فاستفودە ڕیشاڵی تێدا نییە وەکو خۆت وتی کە لە دەرەوە دۆڵمە ئامادە دەکرێت کە بۆ نمونە بەرگەکەی ئەمە هەمووی باینجانە ئەمە کودیە ئەمە ئتر ئەم پێکاتانە هەمووی فایبەرە کەوا دەکات کە مرۆڤەکە قەبز نەبێت کاریگەری زۆر خراپیە لەسەر شەکرە و هەروەها لەسەر قەڵەوی و هەروەها کار دەکاتە سەر ئەوەی کە کەسەکە تووشی بەرزی فشاری خوێن بێ نەخۆشیەکانی دڵ ئتر ئەگەر 5 بەرنامە لەسەری بڕۆی بەڕاستیدا فاستفود تەواو نابێت کە چ کاریگەرێکی خراپیە لەسەر لەشی مرۆڤ باشە یەکێکی دیکە لەوانە هەمبارگ ئەو لای ئەو کاتیدانە هەمبەرگر کە ئەمن زۆر حەزم لێە هەرگرت حەز لێ دەی هەمبەرگر ینی ئەوە ئەوی دیکە دیارە سەمونە و تەماتەیە و پیازە و تەواو هەر ئەوەندەیە ینی خراپەکەی چیە مەسەن ئەوە بگوترێت کە ئەمە لە زمنی و خواردنانەیە کە خێران و بۆ تەندروستی خراپە دەکرێت باسی ئەم هەمبەرگرە 300 کالۆریە یەک هەمبەرگر کەواتە کە تۆ خواردت بڕۆ 30 دقە ڕابکە هەتا بیسووتێنیتەوە کێمان ئەوە دەکات یەک قابرنج چەندە چەند کالۆری یەک قابنز بەخۆی ئەویش کاربویدراتی زیاترە ئەمان چەوری زیاترە چەوری یەک قابرنج هێستا کالۆریەکەی زۆر کەمترە لەوە چونکی ئەو کاربویدراتە ئەمان چەوریەکی تێرە باشە ئەگەر دوو پارچە ڕانێک و ینی دوو ڕان و سنگێک ئاسایی کە دەکوڵێندرێت لە ماڵەوە ئامادەکرێت هی مریشک باشە لەگەڵ ئەمە فەرقەکەی چەند دەبێت ئەمە زیاترە فەرقەکەی خۆی دەوەستێت سەر ئەمە بە گرامە لای ئێمە دائیمەن لە ڕووی پزیشکیەوە بە گرام تۆ چەند گرام دەخۆی یاخود لە بەرابەر ئەوەدا کالۆریەکە بۆ حساب دەکەی
کە کەسێک بێ بەڕاستی کێشێکی تەندروستی هەبێ چونکە تۆ کە بتەوێ وەزن زیانەکە دەبێ ئەو کالۆری کە ڕۆژانە سەرفی دەکەی کەمترت وەرگرت بێ ئەوەی نە کەڵەکە نەبی و قەڵەو نەبی بەڵام کە تۆ زیاتر وەرگرت بە دڵنیایەوە قەڵەو دەبی ئەم بیپسێ بۆ نمونە کە تۆ لەگەڵ زۆر بەمە لەگەڵ فاسوود بیپسێک دەخۆنێت تەنها یەک بیپسی ئاسایی 100 بۆ 150 کالۆریە تەنها یەک بیپسی ئەوەندە کالۆری تێدایە کەواتە تۆ کە ئەم فاسفودە دەخۆی بە دڵنیاییەوە پێویستە لە بەرامبەردا وەرزشێک بکەی زۆرتر هەر جۆرە وەرزشێک بێ بۆ ئەوەی ئەمە بیسووتێنیتەوە خۆ پەتاتەی سوورکراوە هەر پەتاتەی سوورکراوە بەڵام خەڵک پێی دەڵێ فینگەر ئێستا ئەم فینگەرە مەسەرەن وەرە ساردیش بوویتەوە ئەوانە وەڵا خۆ بە ساردیش خۆشە ئەگەر ڕۆژانە بیخۆین خراپە یان ئیلە دەبی پەتاتە سۆر بکرێتەوە لە ماڵێ پەتاتیان وەکو یەکن تقریبان وەکو یەکن چونکە هەردووکیان لە ناو ڕۆندا سوور دەکرێنەوە تۆ گە بتوێ پەتاتەیەکی تەندروست خۆی دەبی بیکوڵێنی کە تۆ کوڵاندێت هیچ ڕۆنێکت تێکەڵ نەکردووە کەم وەک لە بداتوتم کێشەی فاسفود چەوریەکەیەتی کە چەوریەکی تێری هەیە ئەگە پەتاتە لە ماڵش سۆر بکرێتەوە عینەن خراپیەکەی ئەوە بەناخۆشی دروستی بکە زۆر باشە دکتۆر هاوڕای لەگەڵ ئەمن دەڵێم هەر خواردنەک ناخۆش بوو باشە ئەگەر خۆش بوو خراپە وایە قسەکە زۆر تەواو هەموو خواردنێکی خۆش تەندروست نییە ئەی بۆ دۆڵما خۆشە و تەندروستی شەدەی تەندروست تازە باسی کرد دۆڵمە تەندروستیان تەندروست بە دڵنیایەوە تەندروستە یان تەندروستترە لە فاسفود ئێمە کە بەراوردی بکەین بەڵام هێشتا لە دۆڵمەش مرمە تەندروستتر هەیە کە وانەی کە فایبەری زیاترە ئێمە هەموو خواردنێکە بمانێ بزانین تەندروستە سەیری ڕێژەی پێکاتەی فایبەرەکەی دەکەین یاخود پرۆتینەکەی دەمانێت چەوری کەم بێ کاربویدراتی کەم بێ پرۆتین و فایبەری زۆر بێت فایبەر واتە ڕیشاڵ بۆ منە لە زیاتر لە پێکاتە سەوزەواتەکاندا هەیە زەڵاتەی سیزەر وەڵڵاهی خۆشە و باشیشە مایۆنیز سەر مایۆنیز ئەوە کەچە بوو مایۆنیز 10 گرام نزیک دەبتەوە لە 100 کالۆری تۆ 10 گرام مایۆنیز بەکاربێنە 100 کالۆری تێدایە ئەوەندە چەند دەبێت تقریبان ئەوە تقریبان 10 گرامێک زیاتر بێ کەمتر نییە زۆر بەمان لەگەڵ فاسفودێک ئەوەندە دەخۆین 100 کالۆری ئەوەندە آخر والله زۆر زۆرە باشە ئەوە ینی بەس کاریگەری خراپەکەی ئەوەیە کە قەڵەوت دەکا یاخود چی دیکە نەخێر بۆ نمونە بۆ شەکرە کە باسمان کرد کە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە بۆ توشبوون بە شەکرە کە ئێستا نەخۆشیەکی زۆر بڵاوە چەوری سەرجگەر کە ئێستا زۆر بڵاو بۆتەوە ئەمەش لە هەمان کاتێک کە ئەم فاسفودە قەڵەوت دەکا چەوریش کۆ دەبێتەوە لەسەر جگەر یاخود بۆ شێرپەنجە بەڕاستی ئەمانە ئادەمیش قسە لە سەرۆکم سەرچاو پزیشکەکان باس لەو دەکەن ئەگەر خۆراکێک 2 جار گەرم بکرێتەوە یان زیاتر لە جارێک دەبێتە هۆکارێک بۆ بابەتی شێرپەنجە ئەوانە ئەوە تا چەند هۆکارێکە بۆ شێرپەنجە هەموو فاسفودێک نزیک دەبتەوە لە 2 جار گەرمکردنەوە جارێک دروستی کردەوە ئامادەی کردووە کە تۆ داوای دەکەی یعنی تۆ ئەم سینگە کە لە ماڵەوە دروستیکە چەند کاتت دەوێت کاتێکی زۆرت پێویستە بەس تۆ لە مەطعمێک داوای دەکەی فاسفود لەوانە بەس لە دیلیڤەریەکەت هەتا لەوانە بە دیلیڤەریەکەەوە هەمووی 20 دقیقە نایە بۆ دەگاتە دەستت ئەگە لە شوێنەکەبی بە 5 دقیقە دەگاتە دەستت باشە ئەمە فێر بووینە و فاسفودی دەخۆن چۆن دەست پێ بکەین بەرەبەرە لی دوورکەینەوە توشبوون بە فاسفود ئێستا وای لە هاتووەکو مدمین بەڕاستی یعنی زۆر بە تایبەتی هەرزەکار و گەنجەکان خواردنی ڕۆژانەی فاسفودە بە تەکید خواردنێکی زۆر بەتامە بۆ هەمومان وایە بەڵام تۆ کە خواردنێک بتەوێت لێی دوورکەوێت دەبێت بیر لە سوودەکان و لە زیانەکانی بکەیتەوە ئەمە تاچەند بە سوودە تاچەند زیانی هەیە بەم ڕێگایە دەتوانی وردە خۆتی لێ بە دوور بکری و مەمە وەکو مدمین لێ هاتوو من دایم باسی ئەوە دەکەم زۆربەی فاسفودەکان ئێمە مدمین بووین لەسەری بەڵام دکتۆر تۆ لەگەڵەوەی کە بە تەواوی نەخورێت هەر نەخورێ ینی فاسفود یان لە هەفتەیەکدا چەند جارێک چەند ژەم زۆر ئاساییە کە بخورێت زۆر ئاساییە بەڵام دەبێ هەمیشە حیسابی ئەوە بکەی کە تۆ ئەم فاسفودەت خوارد لە بەرامبەردا ژەمی دواتر بە فایبەری هەبێ دکتۆر چۆنە بچینە دەرێ تەماشای ئەو خواردنانەش بکەین کە لە ماڵێ دروست کراینە بچینە دەرێ پێکەوە دەچین خۆش هەر خۆشە دەچین بەس پێش ئەوە ینی ئەو پرسی چونکە من بخۆم زۆر ئەو بابەتانە نامەوێ خۆم ناوی بێنم لەبەر ڕکلام و ئەو شتانە خواردنە گازیەکان خواردنەوە گازیەکان بە تایبەتی ڕەشەکە بەبێ شەکر دەخۆمەوە دایتەکەی دەخۆمەوە
دایت تا چەند ڕاستە ینی ئەوەیە کە شەکری تێدانە دایت بە دڵنیاییەوە باشترە لەوەی ئەم دایت باشترە لە خواردنەوە گازە دایتەکان باشترە لەوە کالۆری زیرۆ ینی هیچی تێدانیوە لە ڕاستیدا ئەمە ناتوانم بڵێمەوە زیرۆە کە زیرۆ بە یعنی بڵێ وەکو ئاوە ئەخرە وەکو ئاو هەر نییە ئەکیت بەڵام باشترکردنەکی مسەقەفەوە چۆن لەسەری دەنووسێ زیرۆ ئەوجا لێرەشدا ئەوە نازانم ئایا ئیشی کوالیتی کۆنتترۆلی تێدەکەوێیانە بەڵە بەڕاستیدا باشترە ئەمانش جۆرێک لە جۆرەکان کە لە زۆربەی وڵاتان بۆ منە تۆ لە ئەمریکا دەڵێت دەستگای خۆراک و دەرمانی ئەمریکی کوالیتی کۆنتترۆلی وان ئەمە پێدەوترێ خۆراک دوای دەرمان بە دڵنیاییەوە هەردووکی دەبێ بەم دەستگادا تێپەڕێ لای ئێمەش باشترە وابێت ئەم دەچینەش دەربە زەمان باڕەکەین سرودەکی تایبەت پێشکەشکەن بەو دەنگە تایبەتە ئەم دەچینەش دەربە شەمام بکەن باشە بۆ بخۆنە مەژبرەی تۆ بەرە هەمین گۆی ئەمە دەخۆین نانە ئەمە لێ دەگەن دوای پێکەوە دەخۆین بەس باز دەکەین لەوێ قەنەعەتکەن یەک دوو دڵمەی دەخۆین باش تامەکەی بەمە بڵێن یاڵە فەرمو تۆ زەکرە شرمنده وستاوم لدور قلتي سرمايا من يا خو مستحقي رحمتي دستي من بقرة لنارو بمخلي ودرياينو سنروج اللي برفكري تو داما وظليمة زرد وزبون ما ودلي مان بودا وكزلفيت وجيرا ودلي مان
بەوتیرەکە چاوی تووە کوژراوە دڵی دوێنێ شەو لە خەودا دولبەرم شەنگم کەڕەمی کرد تەشریفی کەنگات بۆ دڵی تەنگم نیعەمی کرد ئەمڕۆ کە بە مەغروری فەڕەنگم ئەلەمی کرد بەو حاڵەتە دووڕەنجیە فەوتاوە دڵی مەدەد یا الله کەریم دەڕۆم لاگەڵ کەروانی یا مەولای یا مەولای بۆ مەدینەی نوورانی یا مەولای دەچمە خزمەت پێغەمبەر یا مەولای یا مەولای ڕۆحم بێ بە قوربانی یا مەولای لی نەبی اسمە محەممەد یا مەولای یا مەولای لەم يزل فضل علينا يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي ما شاء الله وي يا ربي بدن قهر بمينت وي ان شاء الله خودش ترازيت ما وصل هەبی یاخوا دکتور ئەوە هاتینە دەرێ زارێ ئەوە میوانی زۆر تایبەتمانە ئەو ڕۆ هەمانە لەو شوێنە تایبەتە هەر یەکەکو لە شتێک دەست ڕەنگینە بەڵام چکە مەوزوعمان خواردن بوو ئەوە خوانی بیری بار ساڵیش ماشڵڵا باسمان کرد بوو بە لە خواردنە ئەو خواردنانە بە دەست پێ بکەین کە لە ماڵێ دروست دەکرێت باشە ئەمە گوتمان ئایا دۆڵمە تەندروستە تەندروست نییە کەینێت تەندروستە و کەینێت تەندروست نییە ئەگەر ئەوە باسکەین مەسەلەن هەموو خواردنێک کە کەسێک دەیخوا بەڕاستی لە ڕاستیدا دەبێ بیرکەوە کەسەکە ئایا هیچ نەخۆشیێکی هەیە بۆ نمونە دۆڵما کە خۆت پرسیاری لێ دەکەی لەوانەیە بۆ کەسێک تەندروست نەبێ کەسێک کە شەکرەی هەیە لەبەرەوەی برنجی تێدایە لەوانەیە بە ڕێژەیەکی زۆر بۆ کەسێک شەکرەی هەیە دروست نییە بەڵام کەسێکی ساغ و تەندروست کە هیچ نەخۆشیێکی درێژخانی نییە دۆڵمە زۆر تەندروستە و دەتوانرێت بە ڕێژەیەکی پێویست بخورێ هیچ کێشەیەکی بۆ دروست ناکە باشە ئەمن ئەم تێکەم بەخوای تێکی دەدەم ئەوە تەواو تێ کرد بەخۆی دۆڵما ئەوها خۆشە کە سینیەکەی لەسەردادنێ ئەوهای یان دەشتێ یان تەواو دەردەچی دکتۆر ینی ئەوانە ناکە با بڵین نەخۆشیان هەیەیان کێشیان هەیە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی ئەگەر باس بکرێ ئەو مەنزەرە جوانە لەوەی دادەنێن بەس بە تەماشا دکتۆر چ کاتێک دۆڵمە بخورێ خراپە مەسەلەن شەوان بۆ نمونە خواردنی شەوێ دۆڵمە بێحتیادە زۆر ئاساییە بەڵام تۆ لەسەری نەخەوی ینی کاتێک ینی زۆر کەسێ بۆ نمونە دۆڵمە دەخوا و سەعاتێک دو سەعات نابێت دەخەوێت کە ئەو بۆ هەموو خواردنێک دروستە تۆ دەبێ بینێکە بێت کە ئەو خواردنەت خوادۆ لایانی کەم 4 بۆ 6 سەعات ئەوجا دەتوانین لەسەری بتوانانی بخەوی ئەگەر نا زۆر ئاساییە تۆ بەیانی دەیخۆی نیوەڕۆ دەیخۆی ئێوارە دەیخۆی ئاساییە خۆم ناوەڵە هیچ ناوەڵە هەر ئەگەر لە ماڵەوە ئەوە شبیتە تێکردەوە نیە بۆنی شبیتێ چاپ خۆشیان سە بۆنەی هیچ ئیشتیهاد ناکاتەوە حەز لێنە بۆنەکەشی خۆشە بەس بەڕاستی لە ماڵەوە هەی بێ لەوانێ هەر نەڕۆمە ماڵەوە ئەوها ئەرەوەڵە بەنادەم لە قاپە چیکەم بیخۆی باشە ئەگەر دۆڵمە خورا پیوازەکەی زۆر حەزم لێ بەس پیوازەکەی دەخۆم پیوازەکەی دەخۆم ئەگەر دۆڵمە خورا بۆ تێکەین دوایی دۆڵمە مایەوە هەڵیانگرت لە ناو سەلاجە دانرا دەری هاینا گەرمیان کردەوە دەبتە فاست فود ئەوە خراپ دەبی نابتە فاست فود بەڵام پێکاتە باشەکەی لەوانەیە لە دەست بداتن بۆیە گەرمکردنەوەی خۆراک دووزەر بەڕاستیدا تەندروست نییە بەس قسەیەکی باو هەیە دەڵێ دۆڵمە و شفتە دووەم ژەم کە گەرم دەکرێتەوە خۆش دەبێت وڵی زۆر دەبین و زۆر کەس بە ساردی دەخوا جاری دۆم گەرمی ناکاتەوە هەراوە بە ساردی دەخوا هەندێک وڵات هەن هەر بە ساردی یان دێهێنن لەگەڵ شەربەت و شتیوا دەیخۆن زۆر تەواو لە مارکێتەکانی شەیە هەر بە ساردی کابیدە دکتۆری با تامی بکە دکتۆر ئای دەستخۆش لە ماڵێ ناخۆی لەوێ دەخۆی هەدی شەڕەشی لە بۆ دروست دەکەین دەڵێن لە ماڵێ ناخۆی بەس لێرە بەس پیازەکەی دەخۆم پیوازەکەی دەخۆم بڕ لە ڕاستیدا زۆر حەزم لێتی
دکتۆر ئەو شتانەی کە سوور دەکرێتەوە لە ناوڕۆنی بۆ نمونە ئەوە چیە؟ لەوازە دکتۆری بینە با بخۆ بکاتەکەی تایبەتە ئەوە ساوەرە ئاردی ساوەرە بڕوشە برنجە الله ئەکبەر هەمووی تێکەڵەکەم و هەویرە شیوای لێ دەردەچی ساوارە بڕۆشە گوشتە قیمەکەشی پیازە گۆشت و پیازە و لەگەڵ داو دەرمان کامیان هەیە تەندروست نەبێت لە ڕاستیدا هەمویان تەندروستن ساوار زۆر باشترە بۆ منە بە بەراورد بە برنج ڕوێش هەمان شێت ئەمە گۆشتی سوورە یعنی قیمەیە تەبان بە دڵنیایەوە لە کێشەکە ڕوونەکەیە ئەکی کێشەکە ڕۆنەکەیە بەڵام تۆ خۆ ناچی دەدانە بخۆی عادەتەن چەند کوب بەدەخۆی مەسەلەنە تو ژوان ئەگەر مۆزوعەکە پێش کامیرە و شتیوانەوی بەجددی جواب دێەوە چەند کوب بەدەخۆی مەسەلەن من بەخوای بەس لە مانجی ڕەمەزانی کەمم کردەوە ئەگەر لە ماڵێبی ئەوانە ئیمە قیچووکەک لەوانە گچکەترن مەسە ئەوانی لە ناومەرەگەی دەکرێت هەش کفتە کوتلک خوای نوێە یازدەیە گچکەتر ئێستا ئەوە تەرکردە گچکەتراوە دکتۆری مە گچکەتراوە تەمەشە مەکە دەترسیم ئێستا بەڵام ئەوانە بخۆم ڕەنگە سێی بخۆم چکە بەجددی بەتانە بەس بە شەوێن لۆ پارشێوی دەبی ئەوە وڵی پارشێوان پارشێوی تەندروستەوەیە کە لە ڕاستیدا وەکو مامەستاکان بازەکەنەوەی کە هەر نەخەویەوە یعنی تۆ کە بەڕاستیمە بخۆ دەبێت باشە کەواتەکەینە پرسیارێک پاشێوێکی تەندروست ینی کە خواردنی تێدا بخۆی عادەتەن چ خواردنێک باشە پاشێوان بیخۆی ئەم خواردنانەی کە سوکن بەڕاستی وەکو گۆشت لە پێکاتەکەیدا نەبێت باشە وەکو ئەمە بڕوێش و ساوار و ئەمانە لە پێکاتەکەیدا نەبێت برنج تۆزێ باشترە بەڕاستی بەڵام زیاتر فایبەری تێدا بێت و میوەکان سەوزەکان ئەمانە هەم بۆ تینوێتی باشترە دکتۆر ئاگەر ئەی چا خراپەیان باشە دکتۆر با مۆزوع مادەم هاتە سەرچای وەڵاهی چا ئەگەر چا کاتژمێرێک دەبێت دوور بێ لە خواردن چەند دوور بێ لە تۆ زیاتر دوور بێ بانە سووتێ کاتژمێرێک دوای خواردن بەڵێ چونکی پێکاتەی ئاسنی خۆراکەکە لە ناو دەبا لە ڕاستیدا هەمژین بەس ئاسنەکەیان پرۆتینیش ئاسن ینی کاریگەری نیە بەسەر پرۆتینەوە نانا کاریگەری کەوتوی نییە زۆر باشە ئەمن زۆر جاری وها بوو چام نەدەخواردەوە دەمگوت باوە پرۆتینەی خواردمە سوودی لێوەربگرم بەڵام باشە ینی چادەخۆمەوە ئاسنەکە کاتێشکە تاویزی دەکەمەوە ئاسنەکە دەتوانین کاتێشکە تاویزی کرد بەڵام بۆ ئەرباسیەوەمان کرد کە بتەوێت خێراتر ئەوانەی ئاسنیان کەمە خوێنیان کەمە دەتوانن لیمۆیەک یان پرتەقالێک لەگەڵ خواردنەکە بەکار بێنن بخۆن خێرا هەڵمژینی ئاسن زیاتر دەکات گەلەگەلێک سپۆس تو مژیلی دۆڵمە خواردنەکە بە ئەمە کەمێک لەگە جەماعەتی بین دەستان خۆش گەلەگەلێک سپۆس گەلەگەلە خۆشحاڵ بین مەجلیسە هەر بەردەوام لەشتان ساغ بێخوا سەلامت بیاخوا زەبابین باسی ئەم دەست ڕەنگینانە بکەین ماشەڵڵا هەر یەکەک لە بوارە چی دەست ڕەنگینە و هەمووشیان تایبەتن بێری خۆن کە خوانی بێریە هەر لەوی هەتا ئاخری ناوی بەڕێزت ماشەڵڵا سەمیرە هەمویان هەر یەک و لە شتە چی بەڵام خواردن لە هەمووی تایبەترە بەجن خواردن نەبیانی هیچ نییە وەنیە ئەمە زۆر زۆر بەتام بوو بەجددی ئەوە بەتام ئێستا ژنێک ئەوە سڕەکەی دەڵێ یان نە ڕۆژان مایکەکە نزیکەوە نزیکەوە دەنکەیە یاڵە کاکە دەنکەیە بڕۆش و ساوار و برنج هەر ساوار لەگەڵ برنج لەگەڵ یەک کۆچک ئاردی ئەتیادی قیمەکەش بەش گوشت و پیاز داو دەرمان داو دەرمانەکەشەوە تایبەتەوە ئەو تەبعەن ناگوتی ئەوە سڕە ئەی ئەوە هەر برنجە ساریە و قیمەی ئەتیادی شەکەرە و زوو پیازە و گۆشتە بەڵام ئەوان تیژە طبعا دۆڵمەکەم خوارد زۆر زۆر بەتام بوو ئەوە زۆر زۆر بەتامە بەتامی ئەوشکەم ئەوانەی حەزیان لە تیژی ئەوە برام کەتە ناو بازاری ئەوە تەزبیح و ملوان
هاتو هەر لە قوڵقەریکە شتانەوە ئەوە چۆن دروست دەکرێت ئەوە هەر برنجە برنج برنجە؟ سادە و بەڵام برنجەکەی بە شێوەچکە ئەم برنجەکەی دەی پارزنم دووبارە لە دێمی دادەنێمەوە بێڕون لەوەی نیشاستەکەی بڕوە بێری خان ماشەڵڵا باشتر ئەتو ئێستا ناوبانگەچی تایبەتت هەیە ئیشەڵا لە کوردستان و لە هەمووی مەمنونی خوانی بێری وە نییە بەڵێ داواکاریەکان ئێستا باش خەڵک داوا دەکەم بەڵێ لە ڕەمەزان بەڵێ ئەکید ڕۆژانە داواکاری ڕۆژانە بەڵێ شتی خۆشتت بەسەر هااتێ مەسەرەن ژنێک داوا بکە بری ئەوە خۆم بە مێردی خۆی بڵێ ئەوە خۆم دروست کردێ شتی وها بووە ئەسڵەن هەر مشتریم هەیە ڕۆژانە کە خواردنی دەبیان داوەتە دەڵێ کارتیش دامنێ سعاتێک پێشەوەی مێردی بگاتەوە ماڵزانی خواردنەکە ئەم دروستم کرد وەرن دەمەعات پیاوەکان وەرن ئاگاتان لێ نییەژن چ دەکا مشتریانم زۆر هەیە ئاگار لێ دەرێ ژن هەیە خواردنی داوا دەکە ڕۆژانە دەڵێ کارتی دامنێ سعاتێک پێش ئەوی مێردم بێ پێی دەڵێم ئەوە خواردنم حاضر کردێ ئەوە خۆم بەشتی سەفەریش ناوێت دەوی بەشتی ماڵە ینی بە قاپی سەفەری و منزەڵی سەفەری ناوێت لۆی کە بزانی ئەوە خێریشە ئەسڵەن ئیش دەکەم خێرە هەروەوەی ژن و مێردەکان زیاتر یەکتریان خۆش بێ ئێستا بڵێ ئۆ خێزانی من یەک دۆڵمەی دروست دەکە نازانی بێری خان دروستی کردێ لە ئینستاگرام و سناپ و ئەوانە هەمووی هەر بە ناوی خوانی بێری بەڵێ هەر بە کوردی و تەلێگرام و تیکتۆک هەمووی شیرینیەکانی تایبەت بۆ ئەوساڵ بەڵێ ئەوەی ئەو سەریش ئەوە هەم گوتم وەکو بیتزاکان پیتزانیە بەزانی تێکەڵەیە تێکەڵک بینی شیرینی و بینی شیرین بزەڵت هەم زۆر خۆشیشە زۆر سوکە شەکری کەمە ئەتوانی وەکو بڵێن ژەمەک بەکاربینی لەگەڵ بەس بەخوت ئیش دەکەی وڵا بەتەنێ بەخوت بڵێ ماشەڵڵا بەس حەزم لە ئیشەکەیە ماشەڵڵا پێم خۆشە بە تەمای خواردنگە چی بیکەوە یان ئۆنلاین باشترە ئینشاءالله لە مستەقبل منداڵەکان گەورە بن ئینشاءالله هەبووە هاتەکنەت و فێری خواردنیکەی هەر دائیمەن ئەوانە هەیە ڤیدیۆی لۆ یەکەم لێنێرە یان دێن لەکنە من ئاردی دێنیا لێ هەویری کولیچەم لۆ بکە یعنی زۆر ئەتیادیە من بە هەموو کەسە چێلم ئیشەکەی ئاساییە هەر کەسێک بیەوێ بە نامە بە تەلەفۆن وەسفەکەی دەمێ لەو ئیشە داهاتە چی باش دێ الحەمدولله قەناعەت شەرتە الحەمدولله یا ڕەبی سەد ئەوەن دەبی خێر و بەرەکەتەوە هەمووی لەخوا بەخێر بێ سەحەتت چوونە ناوت هێڤی دەست ڕەنگینی لە چ بوارێک ئەکسسوارات بۆ کچان ئەو یەکەم جار پێش ئەوی دەست پێ بکەم گوتم ئەوە چیە ئەو ئەتو ئێستا باسکە ئەوە چیاوە ئەو پشتێندا پشتێن لە بودجێتی کوردی ئەو ساڵ زۆر مۆدل بوو مودێلی زێر ڕۆشتانەمەیانێ باشە باشە باری گەنجان ئەو سوک دەبتەوە برا پشتێنە چی زێڕی کە ئەمین برا ئەمین ئەوەیە ئەوە پشتێن لە جیاتی پشتێنە چی زێڕی و نازانم چێ ئەو سا دەڵێ مودێلی چەندی ئەوها دروست کردێ فروشتیتت بەخوای کە دروستم کرد لە بۆ فرۆشتنێ نەبوو بەس دوو دانم دروست کردیە ئێستا کە ئەو پێشانگەشتانە کرایتەوە ئەو لۆ فرۆشتنێ دامنە ئەوەشیان بە ئۆنلاینیش تازە پێیجمدانە ئەوشیان مۆدیلی ئەو ساڵ بە خۆم دیزاینم کرد جوانە ئەو موادانە هەمووی لە بازاری دەکڕی بە خود دروست دەکەی بەڵێ ئەوش هەر پشتێنە والله ئەوە جوانە بەزدی ئۆنلاین بە ئینستاگرام و سناپ و ئەوانە بە ناوی دیزاین هێڤی دیزاین هێڤی چی دیکە تایبەت هەیە مەسەرەن ها باسکەی بڵێ ئەوە مەسەرەن بەس ئەویان بە قەنەفر کردیتم لەگەڵ سندق وەتیدایە و ئەوەشیان ئەوە تەڵەب خاص بوو لە پێیجەکی کۆری دیتوبیان دروستم کردەوە بە خود بەتەنێ ئەو ئیشانە دەکەیان خوشکت بەتەنێ بەخۆم ئەوشم تازە دروست کرد لێرانە تازە لێرە بەڵێ والله دەست خۆش والله عافیە هێوی خان ینی ئەو شتانە هەمووی فکرێ خۆتە کە دروست دەکەیوە باشە ئەو موری و بابەتانە لە چێ مەسەرەن دەیان هینی دەیان کڕی یان چۆنە دەیان کڕم لە بازارێ لە بازاری گەورە دەیان کڕم هەموو ئەو شتانە هەیە لە بازارەوە هەموو ئەو شتانە هەیە ئەوی دیکە دەمێنێتەوە کە پێچیان وەدەنێ ئەوە فکرێ خۆتە کە چۆن ئەوەی کە دروستیان دەکەم ئەو فکرێ خۆمە
بەس ئەو ئەوانەی کە زۆر پێومانی دەبووم ئەو تانجانەنا تانجا ئەوە بەڵێ بۆ بۆک و لە ئەوانەیان بوو بەڵێ لە بۆ ئەوانەی کە دەزانم کووە ئەمە شتێکی دەزانم لۆ من لەسەر هێوی خانکار لە سەرتکە ئەو مایکم بدێ لۆ منە سەرکەم وەی دەستخۆش هەربژی چی دیکە هەیە ئەوانەی ئەو بابەتانی کە تو دروستیان دەکەی هەر ئەو مەجموعەیە بەڵێ ئەوەش هەر ئیتووە نە ئەوە ئیمن نیە ئەوەش کوبلەی وچی یەخەوە ئەوانە لێبکوانە دەدەی زۆر باش ئەوە گوارەیە باشە داواکاری لەسەر هەیە مەسەن لە ئۆنلاینەوەنە داواکاری هەیە مەسەران کوڕ هەیە داوا بکە بوو خێزانی خۆی بۆ خوشتی خۆی بکڕی وەکو هەدیە هەیە بەس کەم بەس ماوە چیشیانی تەزبێ و دەست بەندوشتی کوڕانم ئەوە جەماعەت دەڵێن هەڵ نەگرن و دوێن دەکڕین بازارێکمان دانێت جەماعەت ئەوانەی لە ژۆرێنێ شڵادێن هەمویان دەکڕن ئەو دەستبندان و تەزبیعانەی تایبەت بە کوڕان بوون ئەوان دەفرۆشرا دەستبند ئەم دەستبندی لێ دەست دەکەم وڵا لێتان دەکەم نەمهیناوەڵ ناوەڵە ئەو جارەگات من ئینشاءالله 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 بیدە ئەو تەنیشتت چۆنی خات ناوی بەڕێزت بۆرژان بێری خانیە بۆرژان بزەبەت ینی ئەو کاتەیە کە سەرخەوەک دەشتێنی گوڵکی شە لە ناو بەفردێ گوڵەت شە لە ناو لە گوڵەکەی نزیک تەواوە ناوداربی سەلامەت سەلامەت سپاس ئیشوکارت ئەو شتانی کە تو دەیانکەی دروستیان دەکەی کامانن ئیشەکانی مە زۆرە مەستافەکی زۆری سنتەرێکمان هەیە بە ناوی دریم تایلەر دریم تایلەر وەکو خەونی بەرگ دوور بە کوردیەکەی شتەکانمان زۆرە بە تاکو و بە مفرەدش ئیش دەکەین و هەلی کاریشمان زۆرە تقریبا ئێمە 16 کەس 20 کەسم لەگەڵدایە و لە چەند بەشێک پێک دێ بەشێکمان هەیە بەس شوشتن و وتوکردە و گەنجی ستافێک لەسەر ئیشەکە بەشێکمان هەیە دیزین و دوورینە و بەشێکمان هەیە دیزین و کاری دەستیە و بەشێکمان هەیە ئیشی قالبی لەکەین لەگەڵ لۆگۆ بە مەچینە و بەدەست دەکەین بەشێشکەمان هەیە تەنە ئیشی ئەو قالبانی لەکەن وەک ئەوەیەوە دیاریبی بڵێ ئەویان مەشینەیە بڵێ باشە ئێستا ئەوەی کە ئەو بەشەی لێرەیە کاری دەستیە وانە ئەوانە کاری دەستی ئەویان مەچینەیە و بەدەستیشکراوە هەردوو نەخشە بەڵێ ئەوە مەچینەیە بە مەچینە دەکرێت لە هەموو بارەکانی شەکەین جلی ماڵێت جلی دەرێ بۆ پیا و شەریکات ئافرەت ینی هەموو شتەکانمان هەیە باشە هەموو بابەتەکان ئەویان دەستە دروست کرا بۆ سەری من نابێت سەری من گەورەیە جوانە ئەویان ئەوە زیوی ئەسلیشە ناچێ هیچی لێ چەندە ئەویان تقریبێ 45-50,000 زۆری شەرزانە هەرزانە لە شوێنتر تا 7,000 ڕوا لەبەرگۆ بە هەرزان دەیدەن ئەمە شوێنەکەمان چکە ڕئیسی و ستافمان زۆر ئەمانەیە هەڵی کار زیاتر بی چەند زۆرتر شتەکان بڕوا مەتوانی گەنجی زیاتر بخینە سەر ئیش جوانە یان ئەگەر کەسێک بە پێی داواکاری بێ ئەوە زیوە مەسەرەن بڵێ بە زێر بۆم دروستکەن دەیکەن دەکەیت زۆر ئاساییە لە تەڵەبیەتی داوا بکرێ ئەمە لەسەر زیاتر لەسەرەوە ئیشەکەین پێویستی بە چیە ئەوەکەین زیاتر بە خۆمان عرزمان هەیە عرزێکی باش کە لە بەرە چاویانە وەکوون من ئێستا لە لچکە لە کراسی کوردیە بۆ خانمانیان مەکسیە هەموو شتەکان هەیە و ئێکسواراتەکانیش من نزیکەی 16 تا 20 کەس دەبین کار دەکەین زۆر باشە ئەمە دەستخۆشی لەوانە دەکەین بەڕاستی ئەم کارە جوانانە کە هەمووی مۆرکی کوردەواریان پێوە دیارە کە گەنجانی کورد خۆکردی و خۆڕسکی خۆیان ینی بەم کارانە هەڵدەستن چەند جوانە شتێکی بەرهەمی ناوخۆیە زیاتر برەوی پێ بدرێت هەموو ئەو دیزین و بابەتیانە بە تەواوی کلاسیکن وە کۆمەڵێک نوێ کاریشی تێدا کراوە ئێمە لە کوردستان 24 لە بەرنامەی پاشیف ینی لە هەموو بەرنامەکانی دیکەش بەشەکانی دیکە بەڵام لەم بەرنامەیە بە تایبەت ینی پاڵپشت و پشتگیری ئەوانە دەبین کە ئەم کارانت دەکەن دەستخۆشیان لێ دەکەن پێم خۆشە دێن لێرە کاڵاکانیان بەرهەمەکانیان نمایش دەکەن و وەدەیان ناسێنین زیاتر ئێستا ئەوەی کە ئەوەش هەر هەماشتا هەماشتا تاجە بەڵێ ئەوە کاری ناڵ و گەورە بەکاردێ هیچ ینی توانی بەلچکەوە بێلچک بیبەستی ئەوانش پشتێنەکانن بەڵێ پشتێنن بەڵێ
ئەوانە هیچ مێژویەکیان هەیە مەسەرن بزانن بڵێن ئەوە ئیت سەردەمێکە کەیە چۆنە یان هەر دەزانن کە کلاسیکە و دروستی دەکەنەوە ناوەڵا کلاسیکە چەند جوانە ئەم ساڵ بە تایبەتی زۆر کلاسیک زۆر مۆدیل بوو تەڵەبیەی زۆر بوو چەند جوانە ئەم جلی کوردی و سواراتی هەموو ئەکسسوارات ئەم ساڵ بە تایبەتی ئەوانە ئەو بابەتانە ئەم جۆرە ملوان بووە بێریخان خەریکی خواردنی ئەتوو لە مەوزوعی ئەو شتانەی وڵی تۆ با جیاواز بین چەند ساڵە خەریکی ئەو نزیکی 6 ساڵە ماشەڵڵا وای هەربژی وای دەستەمەدی سپاس بابەتەشی دیکەیە بەڵێ ئەوجا بەرە بابەتی لە لای تەزبیحیش خدانێ تزبیۆژی تزبیەتی نە دەستی خدا برژان خان ئەگەر ئەو وای دەست خۆش هەربژی یاخوا بەخێر بێ سەلامەتی زۆر سپاس مەمنون ئەوە چی ئەو هەموو بازارت دانەیە ماشەڵڵا بازاری تەزبیح فرۆشانی مینایتە کەناڵی کوردستانی میستار وای هەربژی ناوی بەڕێزت نیعمەت براگەسە نیعمەت بەڵێ یاخوا بەخێر بێ کاک نیعمەت سەلامەتی زۆر سپاس ئەو شتانە لە بازاری دەفروشیان لە ئۆنلاین لە ئۆنلاین بەس تەنها ئۆنلاین بەڵێ فەیجمان هەیە نزیکی 5 ساڵە کاری ئۆنلاین دەکەین لە پێشانگە و شوێنە گشتەکان لە مۆڵەکان پێشانگۆشت ئەکرێتەوە لە ئۆنلاین ئێستایەکە ئەو شتانەی بە بەرچاکەوی یەکە چی بەدڵ بۆ نمونە ئەو تەزبیحی ئاڵای کوردستان گچکەکە مەدالیەکان ئەوانە مەدالیەکە ئەگەر لە ئۆنلاین بیاوێت داوا بکە لە چێ داوا بکە پێیژمانێ لە ئینستاگرام بە ناوی تەزبیحی مەلیک تەزبیحی من مەلیک ئەو پێیجەکەمانە تەزبیحی مەلیک کامیرامانەکە بینتە پێش ئەو پێیجەکەمانە بە ناوی تەزبیحی مەلیکە تەزبیحی مەلیک گەیاندنیشمان هەیە لە بۆ هەموو شوێنێک و شارێک هەرزانترین تەزبیح بەچەند یە گرانترین تەزبیح بەچەند هەرزانترینیان 5,000 گرانترینیان 45,000 ئەوەی دەستی برام ئەو بەچەند دەستی براگەورەی 20,000 ئەوەیان بردی عقیقا ڕەنگشتیان تێک ناچی ئەوانە هەمیان بردن برا بکڕ ناچی و لوتو بە 19,000 هەزارەکەی دیکە من دەدەم یاڵا برا هەمووشی کاری دەستی خۆ حازرینە بێ لە بازارە کڕیمانە شتانە ینی پارچەکان هەمووی پارچە دەکرین ئەوە مشتریم لە ئەوەی پەیدا کرد ئەوە کاک ڕۆژگار دەڵێ ئەمن دەکڕم ئەگەر ئەوە تەواوی کاک ڕۆژگاریەوە لە لای منە جارێ هەمووی بەخۆمان دوست دەکەین پارچە ئەو نۆ حەشمان هەیە ئەوەیان بەردانە بەخۆتان ئەوها دەیکەن بەردەکان بەجیا دەکرین هەمووی بەخۆمان دوست دەکەین ئێستا ئەو بابەتانە کە دەڵێم دروستی دەکەن نەک تەزبیحەکە ینی بەردەکە بە خۆتان ئەوە خڕی دەکەن و بەردەکە بە چاکرایی دێتێرە بەردەکە ینی بە سافکراوی دێتە لامان باشە ئێمە دروستیەکەی دروستی ئەم بابەتەمان هەیە زۆر جیاوازە ئەویان ناونووسین لەسەر تەزبیح و مەدالیای سویچ ئازەوە مەدالیەکەیانە ئەوەشان تەزبیحەکەیە ئەوە نووسرایە ئەو نووسرای حەلی ئەمن دەبی بنووسی هەندرێن هەفت بیتەوە هەفتە ئەوجە دەتوانی لەسەر تەزبیحەکەی بینوسی لەسەر مەدالیەکە نووسی ئەوە دەکات تەزبیحەکی دوور و درێژ وڵا نایەتی دێت تەزبیحەکەی ئادەکە حەفی لایەکی ئۆچی ئەوەی ئێستا نووسرای زەکەریا هیچ دەنووسین هەندێک ناوەکان لە سەتەڵەبیە دروست دەکرێت لە بۆ ئەوانی لە بۆ دیاریتیان زیاتر لە بۆ دیاری بەکاردێتن بۆ لە بۆیاندادنی ناو بۆ سوشتی ئەوها جگە لە تەزبیح ئەو مەدالیانە ئەو کەلاشە گچکێ چیە ئەو کلاشە گچکەشمانەیە ئەوە شەر کاری دەستیە بەخۆدەستی دروستکراوە ئەویان لەبەر بابەتەکان هەموو شتێک بخۆم پێم ناکرێت پێران ناگەین ئەویان ئیتکە دروستی دەکەن ئێمە لیان نەکرینەوە ئەوانەشمان هەیە ئەوانە تەزبیحی ئەلکترۆنی پێدرێن ئەجا ئەوانی پەنجەیە ئەویان ئەوان هی ئافرەتانەوانش لە بۆ پیاوان دەگونجێتن ئەوەشان مەدالیای ئاڵای کوردستانە و ئەوەش هەموو ئەوانش بە تاخمە تەزبیح و مەدالیانە و هەمیان کە گوتت بە 45,000 کامەیە وڵای ئەویان دەرنەیناوە مەسەرەن فەرقەکەی چییە لە بەرچی بۆ کوالێتی بەردەکانی باش بەردەکانی جوانترە بەردەکانی ئەسلیترە کوالێتی بەردەکان زۆر باشترە فەرقی هەیە لەگە ئەوانە ینی ئەوانش هەمیان ئەو سەرانەیان زیونیە بەڵام کڕۆمە ستیلە کوالێتیان زۆر باشە تێک ناچیت یان هەم وای هەربژی وای دەست خۆش بە ناوی تەزبیحی مەلیک بڕۆن لایکی کەن لە خزمەتدار گەیاندنی شێ لە بۆ هەموو شوێنێک و شارێک هەم ناوەڕاستی کوردستان و دەرەوەی ئەو جەبابینە دەرەوەی کوردستانیش ئەو دەرەوەی عێراق شارێک یاخوا بەخێر بێن سپاس من ناوم فەریدە فەرید بەڵێ ناوی سەمیرە خێزانی
بەڵێ ئەی ماشەڵڵا چون ئەوها پێکەوە ڕێککەوتن ئیشی دەستی بکەن و بفرۆشن ئێمە لە سەرەتاوە سڵاوتان لە یەکەم لە کاناڵی ئاسمانی کوردستان 24 لە پرۆگرامی پارشێ و خۆمان بە بەختەوەر دەزانین کە ئەو شەو لە خزمەت داینا یاخوا سەلامەت بی ئێمە لەگە خێزانم تقریبان ماوەی 15 بۆ 20 ساڵە ژیانی هاوبەشمان هەیە و ئەو کاتێکە لە زانکۆ تەخەڕوجمان کرد لەبەر ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی ئێرانین پارێزگای سنا و تقریبان ئێستا 4-5 ساڵە نیشتەجێن لە شاری هەولێر و ئێمە ئەویشانە دەکەین لە اختصاصی ئێمە لە بواری زەغرەفە یان تەسیب و مینیاتۆرە کە ئێمە تقریبان بۆ 15 و 20 ساڵە ئەویشەی دەکەین فکرەی چی بوو کە دەست پێ بکەن مەسەنەن ئەوەی خۆت ئەوەی سەمیراخانیش کە ها پێکەوە ئیشکەن لە ماڵێک ئیترژیانی هاوسەرگیریتان پێکیناوە بۆ خۆتان ئیشی خۆتان بکەن و بفرۆشن بڵێ وەڵای هەردووکمان پێکەوە و ئێمە شان بە شانی یەک بەڵام مامۆستا خێزان ئەگە ئەوە دەوێ مامۆستا ئەوەیە ئەوەی بڵێ هەردووکمان پێکەوە هەردووکمان پێکەوە نابێ هەردوو وڵای ئێڵە با ئیشکەین پێ دەبی فکرە یەکەچی ئەویژی سەمیراخان وەڵای هەروایە وای دەست خۆش وای هەربژی تابلۆکانیژی ئێوەن بەڵێ ماش ئەوە بەدەست هەمووی ئیشی دەستە ئەگەر بمەوێ ئێستا شتێک باس بکەین بەڕاستی جێگای هەیە هەر لێرە و داوا دەکەم لێوە کە ئیشی زەغرەفە و ئیشی تەسیب و مینیاتۆر پرۆگرامێکی تایبەتی دەوێت مینیاتور چی ئەمەیان نازانم ئێستا مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو قسەیش زۆر گونجاوە تقریبان 5,000 ساڵ پێش ئێستا لە ئەشکەوتەکان لە قەومی مات کە کورد بوون نەخش و نیگارەی گیان چاک لە ناو ئەشکەوتەکان لەسەر دیوار کە ئەوانە بە زەمن کە هات و ئیسلام هات قورآانی پیرۆز هات بە دوایەوە خۆشنووسی هات خەتی سولس و خەتی نەستعلیق و ئەو خەتانە هات کە قورآانی پیرۆز نەخشێندرا ئەگەر لاپەڕەکەی قورآن ببینن لە حاشیەکانی زەغرەفە و تەسیب بەکارچووە کە یەکتریان تەواو کرد ئەو دوو هۆنەرە ینی هۆنەری زەغرەفە لەگە هۆنەری خۆشنووسی یەکتریان تەواو کرد و بووە هۆنەرێک تایبەت کە هونەرەکە زەغرەفە بەڵێ زۆر باشە ئەمانەی چیان سەمیراخان ئەوانە زەغرەفەکە هی سەمیراخانە خەتەکانیشی بەڵێ پێکەوە دەستەکانتان خۆش بێت ئەو مادە و بابەتانەی کە لە لەوحەکاندا لە نووسینەکاندا بە شێوەیەکی گشتی بەکاری دێنن چین مەریوان ئەوەیان تەسویرکە قسە لەسەر ئەوەیان دەکەین کامیان ئەمین باشە ئەگەر قسەیەک لەسەر ئەوەیان بکەیت ئەوە نووسراوە سوورەی فاتحەیە هەستمەوە من باشە با ئەمن هەستمەوە ئیش گەورە بوو پێکەوە وڵات جەنابش لەگەڵ ئەویشیان بەتەنیا ئەمن لای هەردووکمان باشە ئەتووەرە ئێرە ئەمن دێمە ئەو لای باشە ئەو کڵاشەرەوە جوانە هەتێش لە پێش هەڵکێشی تاوە ئەمن پێم نووسووە چی پێ دەڵێ سڕ بووە دەست دوێ من تا ئەو سڕبوونەی پێت چاک دەبێت ئەوە سوورەتی فاتحەیە تەواوە باشە ئەو کاغەزە ئەم دەستی لێدەن بەڵێ کێشە نییە ئێستاەوە کانفاسە ئەوە کانفاسە ئیشی ئێمە کە لە بواری هوەری سێری بکەی لەسەر کاغەز دەکرێت کاغەزی ئەهار و مهرەی پێ دەڵێن کە ئەسڵەن ئەو کاغەزە هەتا دروست دەکرێت پرۆسەیەکی زۆر درێژخایینی هەیە دوایە کە ئیشی لەسەر دەکەی ئیشەکە تایبەتە مەسەن لەسەر کاغەز دەکرێت ئەو ڕەنگە ئاڵتۆنیانە هەمووی ئێمە زێری 24 عیار بەکار دەبێت بەڵێ ئەو زێڕ ئەوەی کە تێدا ئێستا لەسەر کانفاسی ناتوانین بەڵام ئێستاەوە بۆ یاغی ئەکرۆلیکە و بۆ یاغی زەیتیش دەتوانی بەکار ببەی باشە لەسەر تابلۆیە باشە نووسینەکە بەچی نووسراوە بۆ یاخێکە ئەوە بۆ یاخەکەی هەر ئەکرۆلیکە و زەیتیش دەبیتن بەڵام ئێستا ئەو تابلۆ ئەکرۆلیکە زۆر چاکە ئەوەی دیکەش ئەو پەرواز و چوارچێوەکەی هەر ئاسایی شتێکی دیکە بۆ نمونە شتێکی دیکە هەیە بتێ لەبارەوە قسەی بکەی مثلا لە زەغرەفە هەموو شتێک لەسەر قانون و نظامە باشە یعنی ئێمە دوو مەقولەمان هەیە بەناو خوتوتی ئیسلیمی
کە لە وشەی ئیسلامی هاتووە باشە و خطوتی خەتایی کە ئەو گەڵا و گوڵەکانن مەسڵەن ئەو گوڵانە یەک بە یەک ناوی هەیە وردەکاریشی ماشەڵڵا زۆر ئەو گوڵی شەعباسیە ئەوە گوڵی برام ئەو وردەکاریانە زۆر جوانن بەس وەختەکەوەندەنی وەرن بەشی دیکە باسکەین بۆ نمونە بابەتێکی ئەوها بە چەند دەیفرۆشن کەسێک کە بیەوێ لێتان بکڕێت یعنی ئەو لەبەرەوەی احترامان لەبەرەوەی ئاەتێکی سوڕەتی قورئانی پیرۆزە مەسەن بە چەند هەدیەی دەکەن هەدیەکەی وڵا تقریبان بۆ 300,000 دینارە 300,000 دینارە باشە با لەبارەی ئەوە لە ڕووی زەغرەفە و نووسین و ئەو وێنێش ئەوەش ئەسبێکە بێن مێریان ئەوش دێنمە ئێرە یەک دقا تەوان ئەمن زۆر حەزم لە وورە کاک مەریوان بە پێشت دادم زۆر حەزم لە ئەسپە و هیوادارم تێچی نەدەم با لێرە بێت دیاڵە مامۆستا ئەوە کاغەزەکەی هەر هەمان شتەوەش کافاسە باشە ئەوەی دیکە کە تێیدا بەکاری هێنراوە بۆ یەکە و ئەوە هەموو بە بۆیاغی زەیتی دروست بۆیاغی زەیتیە زۆر باشە ئەوانە حسابی ئەوە کراوە کە مودەی کاتێکی زۆر حەز لە ئەسپیا ئەسب ئەوە ڕسم نا ئەسب حەزت لە ئەسپیا بڵێت بە چەند دیاوە ئەوە بە 200,000 دە لە بۆ بکڕە لۆم بکڕە هەدیە نابی کەشف بکری برادەی یعنی ئەمە حسابی ئەوە کراوە کە بۆ چەند ساڵ بمێنێتەوە کوالەتی بڵێ لەبەرەوەی نوعیەتی بۆیاغەکە ئەسلیە ئێمە زیاتر فڕانسی یان بریتانیایی بەکاردێنین مارکەیەکی باش لەبەرەوەی ئیشەکەمان ئەوەی فەرید با سەمیرەخان با سەمیرەخان هەتا دەگەیتەوە ئەوەش باس کە مەسەڵەن کەسێک بێوێت ئەو بابەتانەی ئێوە بەدەست بهێنێت لە شوێ چۆنە سپەیژێکتان هەیە یەکەس بیەوێ ئەو شتانەتان لێ بکڕی یان ئەوانەیە تو دروستەکە یا مامۆستا فەرید چۆن لە چی ببینی و چۆن بیکڕن لە ئۆنلاین وڵای ئێمە پێیجمان هەست بەناوی ئافرەت ئارت گالێری ئافرەت ئارت گالێری گالێری ئافرەت ئارت گالێری کا هیچ لە موبایلی تو هیچ ئەوە هەیە گەر دانانی نرخی ئەو شتانە هەردووکتان دروست دەکەن دانانی نرخ ئایدی توە یان ئایدی ئەوە ئایدی ئەی ئیشی ناو ماڵی چێ دەکە ئیشی ناوماڵ خۆم دەکەم والله عافیە والله عافیە دەستت خۆش بی ئەوانەی چین ئەو هێلکەیە حەزەکەم لەبارەی قسەکان ئەمن حەزم کرد ئێستا بڵێم بۆ ناوی گالێریەکەمان ئافرەتە وەیە لەبەرەوەی من خێزانم مامۆستاکەیە و هونەرمەندە و دەتوانم بڵێم لە ناو هەموو قەومەکان هەموو زمانەکان هەموو وڵاتەکان ڕێزێکی تایبەت گەلی کورد بە ئافرەتی داوە ناڵێ ڤۆمان یعنی ناڵێ موئەنەس ناڵێ ژن دەڵێ ئافرەت لە فەرهەنگی هەنبانە بورینەی مامۆستا هەژار یعنی خالق یعنی خوڵقێنەر و ئەویش بەدەستی سەمیراخان ئەو هونەرە جوانە دەخڵقێنێ ئەمەش هێلکەی نەعامەیە ئەمەش تایبەتمەندێکیە بەڵێ ئێمە 5 ساڵێکە لە تورکیا بووین داوایان لێمان کرد لەوێ مامۆستا بووین لەگەر خۆم و خێزانم و ئەلحەمدولیلا 20 ئۆستایك 20 کەسێکمان کە شاگردمان بوو ئێستا بوونە مامۆستا لەوێ ئێمە لە سەردانێکمان کە کرد بۆ مزگەوتی ئایا سوفیا هەموو گڵۆپەکان لەوێ لە هێلکەی نەعامە دروست کراون بۆ لەبەرەوەی بۆنێکی هەیە لەبەرەوەی بۆنێکی هەیە کە ئینسان هەستی پێ ناکە بەڵام مێشولە ئۆستانە مێرولەوانە هەستی پێ دەکەن وەلەو شوێنە دوور دەبن ئەگە داری لێبێ بە دار دروستکرا زانیاریەکی نوێ باشە عادەتەنیش مێشولە و ئەو بابەتانە بە پولۆ پەروانە نزیک دەبنەوە لە ڕووناچی و ئەگەر ئەمەش نەبێت ئەوە زۆر زۆر بەڵام ئەمن ئەگەر بە سادگی داینی هیچ کەلکێکی نیە یعنی جوان نییە بەڵام کاتی هونەر دێت هونەر ذاتی ئەوەیە جوانکردن جوانکردنی ژیان جوانکردنی ڕۆناسی لە زانکۆ وڵای تر دەرسمان دەخۆم پێکەوە سەلامەک لەوی کەلامەک لەوی و تەواو یعنی ماشەڵڵا ئیتر نزیک بوونەوە ئەو هونەرەش دروست بوو هەرمەتان درێژ بی گەل جەماعەتی هەمی ئەم گەلە خۆشحاڵ میفرۆسی حەوزر بینەوە ماشەڵڵا هەرێک دەست ڕەنگینە
خدي وهم يا بيلت الشلاهين ببنا خدانت بروجيت قالك موازنتر از قالك خوش حالم اف شفل فيري ام دمايك برنامج ايدي بدمايك بينين و سرود جور وقت خدي هسكت الصبح يجي برنامج که تایبه مهابت مهوانداری دکتر علی قرداغی که خود هست که بابت گرنگ و صباحی گل دکتر علی قرداغی هم بحث کن آبورا اسلام و بازرگانیت اسلام دا و ام چا بکرین و بفروشین و حتی ام دهینه زکات جی خود هست گل دکتر بحث کن بطیر تسلی گفتو گوی لگل بکن خاطر خود خوازین خواتان لگل بسرود کوتایی پیده هرین ام پاشیوه تا سبعی پاشیوی 15 اره والله گیشتن ناو راسی رمضان الصباحی پاشیوا و خیر و برکت و صحت بتو سلام علیکم خواتان لگل رسول الله يا ذا الزمن مقري مقري دايم مقري رسول الله يا ذا الزمن جنيبة يا حليمة شير خوري يا يتيمة هرزاني لا يا وقليمة هم شيري زوير بزاري فوقيا وخدايا بازنا قداتي وشايا كاس العالمي تدايا باز لولويا ورداري ذاكرة ببيغمر بياني كرقي خاطر معجزاتي خستار شاي عالم شاسواري مقري مقري دايم مقري رسول الله دسمان مقري مقري دايم مقري حبيب الله دسمان